بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە ئەمڕۆ بۆ بابەتێکی تر دانیشتوین. زۆر دووبارەکردنەوەی ئەو قسەیەی کە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنە کراوە تەنها بۆ دروستکردنی درزە لە نێوان فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی و سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان کە ئێوە ناتوان ئێمە ڕاکێشنەوە. هەر قسەیەکمان لە ڕابردووا کردبێ پەیوەندی بە هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە هەبووە و بەڕێزان پەیوەندی بە هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە هەبووە و ئێمە هەر تێبینیەکمان هەبێ لەسەر یەکتری بە یەکتریمان وتووە و هیوادارین انتخاباتی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان یەک لەحزە فەرمون دانیشن بە باشترین شێوە لە کاتی خۆیان بەڕێوە بچێ. ئێمە ئەمڕۆ دوو بابەتی زۆر گرنگمان لەبەردەستە. بابەتی وانە بێژانە کە بە یەکلاییکەینەوە ئەوە بسەلمێنین کە ئایا ئەوە پەرلەمانە دەتوانێت ئەم بەڕێزانە دابمەزرێنێ و کەم تەرخەمە یا پەرلەمان ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە. بابەتی گرانی بەنزین و چوتەمەنیە کە لیژنەی وزە زیاتر لە 2-3 مانگە ئیشی لەسەرەکەن و ڕاپۆرتیان ئامادە کردووە و ئەم بەیانێش کۆبوونەتەوە. ئەم بەریەکەوتنەی ئەندامانی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و ئیسارەکردنی هەندێک بابەت کە پەیوەندی بەم ڕۆوە نییە ئامانجەکە لە پشتێوە دیارە. فەرمون دانیشن کاکزانە دوای ئەوە وەرتەگرم بەسەرچ. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە دەستپێکدا دەمەوێت ئەمە ئاماژە بەوە بکەین کە ئێمە وەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان لە دەستپێکی خولی پێنجەمی پەرلەمانەوە تاوەکو ئێستا کە زۆرینەیەکی پەرلەمانیمان هەیە تاوەکو ئێستا ئێمە بەو جۆرە لۆژیکە کارمان نەکردووە لە ناو پەرلەمانی کوردستاندا کە ڕەفزی هەم هاوپەیمانەکانمان هەم لایەنە بەڕێزەکانی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستان بکەین. بۆیە لەسەر ئەم نمەتی ئیش و ئەم لۆژیکە ئێمە بەردەوام دەبین لە فراکسیۆنی پارتی و پێمان وایە ئەرکی زۆرینە و ئەرکە قورسەکە لەسەر ئەستۆی ئێمەیە ئەم زۆرینە شەرعیەی پەرلەمانی کوردستانە کە ئێمە لە ناو پەرلەمانی کوردستاندا ئیستقرارەتی ناوهۆڵی پەرلەمانی کوردستان بپارێزین. بەڵام لە هەمان کاتیشدا پێمان وایە کە ئەگەر کەسێک پێی وابێت زۆرینەیەکی مزایەفەیە لە ناو پەرلەمانی کوردستان خۆی بۆ گەورەی خۆی وا باشتر دەبێت ئیستقالە لەم پەرلەمانەدا بکات چونکە ئەم زۆرینەیەکی شەرعیە لە ناو پەرلەمانی کوردستان. باش بەڵێ کاکاوڕە. بەناوی خوای گەورە و میرەبان هیوادارم یعنی بێڵم قسەکان بکەین دەمێکە کۆبوونەوەی پەرلەمان نەکراوە و پێم خۆشە زۆر بە سەراحەت قسە بکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێوە لە سەرۆکایەتی پەرلەمان یعنی بەجددی خوا ئەزانێ ئەوەی ئێوە بەم پەرلەمانە و نوێنەرایەتی خەڵکتان کردووە هیچ دوژمنێک نەیتوانیوە بیکە. هیچ جەلسەیەک نەبووە قسەیەکی بەڕێزتان نەبێتە کۆمنتی سوسیال میدیا و سوکایەتیکردن بە پەرلەمان. جەنابەت ئەڵێ 111 پەرلەمانتار دەنگ بدا ناتوانین کەسێ دابمەزرێنین نەخێوانیە 150 زایدێکەکە یعنی 156 ئەندام پەرلەمان دەنگ بدا ئەتوانێت ئەو حکوومەتە شیتاڵ بکاتەوە ئەتوانێت هەر وەزیرێک بینێرێتەوە ماڵ. چۆن ناتوانێت پەرلەمان ئیجراعات لەگەڵ حکوومەت بکە یان بڕیار دەربکە. بۆ هیوادارم ئەیچی ترواز دەم بێڕێزیکردن بە پەرلەمان و پەرلەمانتاران بێنن. دواتر ئەوە نزیکەی 2 مانگە ئێمە کۆبوونەوەمان نەکردووە. یعنی ئەگەر پەرلەمان قوتابخانەیە کە بەدەست حکوومەتەوە کەی ویسی دای بخەوکەی بیکاتەوە ئەو بابزانین. ئەی بەڕاستی ئەم جۆرە لە بێهەیبەتکردنی پەرلەمان بەس لە لای سەرۆکایەتی پەرلەمانەوە هەمیشە بەرامبەر پەرلەمان و پەرلەمانتاران کراوە. دواتر لە جەلسەی پێشوو باسی بودجەی پەرلەمانمان کرد. بە پێی مادەی 107 و 108 و 109 پەرلەمانی کوردستان دەبێ بودجەی هەبێ. ئەوە بۆمان ڕوون بووەتەوە حکوومەت بودجە نانێرێ ئەوە چەند ساڵە و ینی گوێ نادا پێی قسەی لەسەر ئەکرێ بە گەندەڵ ناو ئەبرێن بە هەر جۆرێک لە جۆرەکان ناو برابێتن گوێیان تا ئێستا پێ نەداوە. یعنی ڕەنگە ئەوش بەشێکی پەیوەندی بەوە بێکە بێباکن لە خەڵک بۆیە بەو شێوازە مامەڵەکەن. بەڵام ئێوە بۆ بودجەتان تا ئێستا پارەکان چۆن سەرفەکرێ؟ یعنی هەر لە کاتێکە کە قەرار بوو لەم پەرلەماندا ئەمە ڕاستە ئەگەر ڕاست نییە ئەوە با بزانین یعنی قسەیەکە بیستمانە دواتر لەسەر وانە بێژان من پێم خۆشە لێرە لەگەڵیان لە چەند گرتبوونەوەیەک بەشدار بووم لێرە و پێیان بڵێم بەڕاستی ئەم حکوومەتە پێی وایە کۆمەلگایەکی نەخوێنەوار بێ قازانجێتی
بۆیە نەخۆشی وانەبێژان دێ نە بە مامۆستایان دێ نە بە گرێبەستەکان دێ ئەستن پێی خۆشە قوتابخانەکان قفڵی لێ بدرێ دابخرێ لەبەرەوەی کۆمەلگایەکی واعی کۆمەلگایەکی ڕۆشنبیر کۆمەلگایەک کە زرت و زندوو بێ ئەم جۆرە لە شێوازە لە حکومڕانیە پێی قبول ناکرێ بۆیە ئەو پێی خۆشە کۆمەلگاکەنە خوێنەوار بێ و بەم شێوازە حکومڕانیەکەی بەردەوام بێ بۆیە داوات لێکم لەسەر بودجەکە بودجەی پەرلەمان وەڵامان بدەیتەوە و ئایا نەسلەکە ئایا ڕاستە زیاد کراوە لەم چەند مانگە؟ بەڵێ سپاس با یەک لەحزە تەواو بوو کاتەکەت ئێمە لە دامەزراوەی تەشریعین شوێنی دەرکردنی قانونە بەسیترین کەس لەم هەرێمی کوردستانە ئەزانێ فەرمانی دامەزراندن لە دەسەڵاتی مطلقی دەسەڵاتی جێبەجێکردنە و ئەوان نەتوانن خەڵک دامەزرێنن ئەوان نەتوانن خەڵک دامەزرێنن و لە تاریخی پەرلەمانی کوردستان و هیچ پەرلەمانێکان نەبووە جگە لەوەی کە لە ناو یاسای بودجەیە دەرەجەی وەزیفی هاتبێ ئەویش حکوومەت خۆی ناردوێتی بۆ پەرلەمان و توێتی ئەمەوێ 20,000 5,000 10,000 7,000 دەرەجەی وەزیفی مەبێ لە ناو یاسای بودجەیە دەنگی لەسەر درابێ من لە شکۆی پەرلەمان کەم ناکەمەوە بەس نامەوێ و ئەندامی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بەڵێنێ بەوانە بێژان بدا کە بەڵێنەکەی پێنەچێتە سەر ئەمە چاواشەکردنیانە بە شتێک کە لە ڕاستیە لە دەسەڵاتی ئێمە نییە ئێمە دەسەڵاتەکەمان لە دەستور لە قانونی هەڵبژاردن لە پەیڕەوی ناوخۆ بە واسەحی دیاری کراوە یاسادانان چاودێریکردن پەسەندکردنی بودجە لە یاسای قانونی خدمەی مەدەنی لە قانونی ئەنجومەنی وەزیران بە وازحی هاتووە کە دامەزراندن لە دەسەڵاتی جێبەجێکردن دەکرێت بۆ بەڵێن بە خەڵک بدەین بڵێن نەتانتوانین داتان مەزرێنین کە ناتوانین ئێمە مانەیە ڕازگۆ بین لەگەڵ میلەتی خۆمانە نامانەیە چاواشیانکی ئەمە یەکەم سەبارەت بە قسەی یەکەمتان وەگەر ئەو قسەی منە بێتە کۆمنتی سۆشیال میدیا زۆر ئاساییە لەبەرەوەی ڕاستی موتووە خەڵک چاواشە ناکەم حەزەکەن ئێستەی خەینە دەنگدان هەر 111کەتان بڵێن بڕیارماندا بە دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست ناتوانن یەک کەس دامەزرێنن لەبەرەوەی دامەزراندن لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە چۆن ئەنجومەنی وەزیرانیش ناتوانێت لە جیاتی ئێمە قانونێک دەرکە چۆن ئێمەش ناتوانین لە جیاتی دادگایەکێک حکم دەین ئێمە ڕازگۆین لەگەڵ میلەتی خۆمانە بەڵێ 56 ئەندامی پەرلەمان ئەتوانێت حکوومەت هەڵوەشێنێتەوە ڕاستە دەتوانێت هەڵی وەشێنەوە با بەیانی هەڵی وەشێنینەوە بزانی نەتوانین خستمانە دەنگدان لێپرسینەوە کرا خستمانە دەنگدان لێرە زۆرینە هەیە مانەوەی حکوومەت هەشتا وەش دەنگی هێنا بەعکسەوە هەموو جارێک حکوومەت کە ئەزمە دروستە بێ بۆ خۆی باشترە کە زۆرینەی هەبوو ئەتوانێ مزایدە بکا بەسەر خەڵکە بەسەر پەرلەمانە بێت خۆی ڕفرێش کاتەوە خۆی تازە کاتەوە بڵێ بە هەموو ئەزمەکانیشەوە من زۆرینەی پەرلەمانیم لەگەڵە هەموو جارێک پرساندن پێتانوانە بێ لە مەسلحەتی پەرلەمانە هەندێک جار پرساندن لە مەسلحەتی حکوومەتە ئێمە هیچ مەناعەتمان نییە بیهێنن پرساندنی وەزیری دارایی وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا لەسەر دانەمەزراندن بیهێنن بیخەنە دەنگدان ئەیخەینە دەنگدان وەزیرەکە متمانەی نەهێنایەوە بە پێی پەیڕەی ناوخۆ دەیخەینە دەنگدان متمانەی نەهێنایەوە ئێمە پاراستمانەوە گلەی بکەن ئەوە من نیمەی پارێزمەوە زۆرینەی پەرلەمانی حکوومەتی پاراستووە ئەمە یەک دوو سەبارەت بە بودجەی پەرلەمان زۆرم قسەیە دووباراکرێتەوە لەناو پەیڕەوی ناوخۆیان وازەحە ئەوە ئیشی دیوانی پەرلەمانی کوردستانە ئەو شتە بچووکانە ئیشی من نییە و ئیشی سەرۆکایەتیش نییە و دیوانی پەرلەمانیش لەگەڵ لیژنەی مختص کە لیژنەی کاروباری پەرلەمانە دانیشتون بۆ ئامادەکردنی بودجەکە سەبارەت بە حساباتی خیتامی بۆ موازنەیە کە موازنە هات ئێمە بودجە پەسەندکراوەکەی خۆمان ئەخە ناو موازنە حساباتی خیتامی شەکەین ئێمە هیچمان نییە بیشارینەوە ئەوەی هەمانە ئەوەیە کە لەبەر چاوە کاک سەروان فەرموو کاک سەروان ئاخر سەرەی ئەوە سەرەیەتی کاکە ئەویش پەیڕەویە فەرموو کاک سەروان بەسەر ئەو 22 وەرەگرم کاک سەروان فەرموو بە ناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەوان جار بەجار دەبینین لە دەرگا لە ئێمەی پەرلەمانتار دەگیرێت ئێمە هەمومان پەرۆشی ئەوەین لەگەڵ ئەوەین هەمومان نەک هەر وەکو پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتی هەموو فراکسیۆنەکانی تر بە پەرۆشی ئەوەین کە کێشە و مەشاکل لە کوردستان نەبێت و بۆ چارەسەریش ئێمە لێرەین بەڵام ئەگەر بەو جۆرە بێت کە ئەوەی ڕۆژانە دەیبینین لە جەلسەکانی پەرلەمان منیش پەرلەمان یعنی بەڕاستی ئەگەر پەرلەمان ئەوەیە کە من ئێستا دەیبینم نەبێت باشترە نەبوونی باشترە لە هەبوونی ئەوە یەک دوو ئەمە پێم خۆشە جاری تر داوامان کرد لە سەرۆکاتی پەرلەمان کە لێژنەیەک دابدرێت لەسەر پێشمەرگە بڵێن دەوام زۆرەکانەوانەی کە 21 بە حەڤ لێژنەماندا تەشکیل کرد و پێم خۆشەوە بە ئێوە بڵێن بۆ ئەوەی هەموو پەرلەمانتارانش ئاگادار من ئەمڕۆ سەردانی فەرماندەی پێشمەرگەی زێرەوانیمان کرد و لە داهاتوش سەردانی وەزارەتی ناوخۆ دەکەین بۆ چارەسەرکردنی ئەو پرسە بەڵام هەمومان فەخر بە هەندێک ڕۆژان دەکەین با من بێمەوە سەر پێشمەرگە و خانەوادەی سەربەرزی شەهیدان لە دوو دەقەکەی خۆم ئەوانەی داستانی پردێ کە تۆماریان کرد ئێستا پێشمەرگە هەیە لەو داستانە بریندار کراوە کەچی خانووی خۆی فرۆشتەوە بۆ چارەسەری خۆی یعنی بە بەڵگەش لامە پێم خۆشە وەکو سەرۆکاتی پەرلەمان داوای تەشکیلی لێژنەیەک بکەم بۆ بەدواداچوونی چارەسەری ئەو پێشمەرگە بریندارانە بنمە واحید موسایەکە کە لەو پێشمەرگانەی کە ئێستا دەمرێت ئەگەر چارەسەر نەکرێت ئەو لە لێژنەی تەندروستی و لێژنەی شەهیدان و بڵێن ئەنفال و پەکەوتەی سەنگەر ئەوە ئەگەر لێژنەک تەشکیل بکرێت بۆ بەدواداچوون ئەوەی تریش بەڵێ ئەوەی خوێندن بوو بوورە سەرۆکی پەرلەمان ئەوە دەربارەی خانەوادەی سەربەرزی شەهیدانە بەڕاستی هەمومان پەرۆشی ئەوانی خوێندن و یعنی خوێندنگە و پەیمانگە و زانکۆ بە بڕیاری سەرۆکاتی پەرلەمان و بە بڕیاری حکوومەت وا هاتووە کە دەبێت کوڕە شەهید و کچە شەهید یعنی پارە نەدات لە زانکۆ ئەهلیەکان کەچی دیسانیش ئەوەم بە بەڵگە لایە بە بەڵگە بۆیە داواکارم لە ئێوەی بەڕێز لێژنەیەک داوا بکەن لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا سەروەت بازرگان شیمال یەکێکە لەو کوڕە شەهیدانەی کە باوکی خۆی نەدیتووە بەڵێ مامۆستاورامان سپاس کاکتۆر فەرموو سپاس کاک سەروان بەنای خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا سەبارەت بە بابەتی گیرروگرفتی وانەبێژان ئێمە خێر و کەلامی ماقەلەوە دەل ئێمە لەگەڵ ئەوان کە ئەگەر دەسەڵاتی ئەوەشمان نییە کە دانمەزرێنین خۆ دەسەڵاتی ئەوەمان هەیە کە پشتیوانی داواکاریەکانیان بکەین ئێمە پشتیوانی داواکاریەکانیانی چونکە لە شەقام چوونێتە لایەن وعدمان پێداون ئەمانەوێت لێرەش بەڕاستی ئەوەی کە لە شەقام وتومانە لێرەش هەمان شت دووبارە بکەینەوە ئێمە ڕاستە ناتوانین دانمەزرێن بە دەتوانین وەزیرەکان بانکەین لێرە لێ پێچینەوەیان لەگەڵا بکەین ئەوە نەکراوە ئێمە ڕاستە ناتوانین دانمەزرێنین بەڵام ئەتوانین کۆمەڵشتی دیکە هەیە بیکەین ئێمە مشکیلەمان ئەوەیە پرۆژەی بودجە نایەتە پەرلەمانی کوردستان تاوکو لەو پرۆژەیە جێگیریکەین کە چەند مامۆستایوانە بێژ دامەزرێت چەند فەرمانبەری گرێبەز دامەزرێەوە ئیلی ئاخری بەڵام ڕاستی جەنابی سەرۆکی پەرلەمان خاڵی دووەم کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە کە بەڕاستی پەیوەندی بە دین و دنیا و قیامەتی تاک بە تاکی هەمومانەوە هەیە داواکاریشم لە بەڕێز ئەگەر کەمێک سەخاوەتی زیاترم لەگەڵا بنوێنی یەک دوو دەقە زیاترم پێ بێ بۆ ئەوەی کە حەقی خۆی پێ بم ئەگەر هاتوو لە کاتەکەی تێپەڕی کرد بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەر گیرروگرفتی ئەوەی نییە کە وانەبێژان تەعین ناکا و ناچێ بەدەم گیرروگرفتەکانیانەوە یام لە ئاستی پێویستانە دەستی بردووە بۆ بابەتێکی زۆر ترسناک کە بەداخەوە بەڕاستی جێگەی ئەسەف ئەویش ئەوەیە دەستکاریەکی جەزری وانەی پەروەردەی ئیسلامی کردووە ئەمەی کە من ئەیڵێم خوا ئەگرم بە شاید بەسەر خۆمەوە نە بۆ مزایدەکردنەوە نە بۆ ئینتیخاباتە پەیوەندی بە واجبێکی شەرعی و دنیا و قیامەتی هەموو لایەکمانەوەی لەم کوردستانە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە وانەی پەروەردەی ئیسلامیە بۆ پۆلی نۆی بنەڕەتی کە تەبعەکەی ساڵی 2009 ئەمەش بە هەمان شێوە هەمان مادەیە کە تەبعەکەی 2021 ئەم دوو تەبعەیە زۆر بەداخەوە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە
دەست براوە بۆ بابەت گەلێکی زۆر زۆر هەستیار کە تایە حەذف کراوە لە لاپەڕەکانی 12 13 15 16 17 24 25 26 27 42 43 44 54 56 57 61 62 63 70 71 74 80 81 کۆمەڵە بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە دنیا و قیامەتی هەموو لایەکمانەوە هەیە کە پەیوەندی بە شخص یەکەمی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانەوەی تاکو خواری خوارەوە هەموو حەذف کراوە بۆ نمونە لە لاپەڕەی 12 بابەتی بڕوابوون بە ڕۆژی دوایی حەذف کراوە بەڵێ ژنەی پەروەردە و خوێندنی باڵا ڕاستبەرین بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر یەک دقیقەم بیتە بە ئاماژە بە ئەو ئەسلێ و بابەتانە بکەم کە لابراون کاکتۆر بابەتی بڕوابوون بە ڕۆژی دوایی پەیامەکەی بەڕێز گەیشتووە با بابەتەکان ئاماژە پێکەم بەڕێ سەرۆکی پەرلەمان یەک دقیقەم بەرێ ئەمە ئەوە هێنە کە دقیقەیەکمان بیتێ لە بەیانیەوە دانیشتین بەبێ و هیچ سەڵ باشە نیو دقیقە یاڵە باش بابەتی بڕوابوون بە ڕۆژی دوایی بابەتی بڕوابوون بە قەزا و قەدەر بابەتی هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بابەتی حەج و ئەحکامەکانی بابەتی چەسپاندنی دادگەری لە ئیسلامە ئەمانە هەموو لەم پرۆگرامە لابراوە بەڵێ ژنەی پەروەردە و خوێندنی باڵا ڕاستبەرین بۆ بە دوواداچوونێکی ورد و وەڵامدانەوەی سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بەو بابەتە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک دیاری بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرمەبنای و پەیڕەوی ناوخۆیی کە پەرلەمانی کوردستان کاری لەسەر دەکات لەوەی کە بەڕێستان دەڵێن هەرچە یانزە ئەندام پەرلەمانەکەی پەرلەمانی کوردستان ناتوانن بەڕوسەر ئەوە مەڵێرەوە کاک دیاری وەڵامم دایەوە بەڵێ ناتوانین ئەمری تەعین بەدەست سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێ توانن ئەگەر پەرلەمان ناچارکەن بەپێی پەیڕە و پرۆژە یاسایی بودجە بێنێتە پەرلەمانی کوردستان ئەم پەرلەمانی کوردستانە دەتوانێت چەندێکی بێت دەپی ئەو هینا جێبەجێ بکات و دەسەڵاتی ئەم پەرلەمانی کوردستانە بەس من لەمە تێناگەم بۆ دەتانەوێت شکۆی ئەم پەرلەمانە بشکێنن ئەمەش بەرمەبنایەوەیە کە لە سا هەفتای خەڵک بایکۆتی دەکات و باوەڕی بە پرۆسی دیموکراسی و بژاردن نەماوە بەڕێز سەرۆکی پەرلەمان 2 هەفتە زیاترە ئەو هەموو مامۆستاوانە بێژە لەسەر جادەن چەند ساڵە لە 2009 دەرچوانی دانەمەزراوە هەندە هەرێمی کوردستانە دانەمەزرێنراون فەرمانبەری گرێبەستمان هەیە سەیەکەمەکەمان هەیە دەیان هەزاران گەنج ڕۆشنە دەرەوە لەو ڕێگەیە بێسەر و شوێن بوون دوو مانگەم پەرلەمانی کوردستانە کۆنە بۆتەوە دەژڵن خەتای ئێمەنیە ئێوەن پەیڕە و پێشێلەکەن کەویستان پەرلەمانەکەنەوە کەویستان پەرلەماندا دەخەن بۆ 50 ڕۆژان پەرلەمانی کوردستانە ئەو هەموو کێشە گرنگە هەبووە کە بەپێی پەیڕە دەڵێ پەرلەمان دەبێت لەسەرەوانە کۆبێتەوە بۆیە خەڵک باوەڕی بێشتێنەماوە بۆیە پەرلەمان بەرە سەرۆکی پەرلەمان دەڵی بەپێی ئێمە بەپێی دەستور و بەپێی یاسا و بەپێی پەیڕە و ئیشی ئێمەوەیە کە یاسا دابنین باشە بەڵام لە یاسادانانیشا دەسەڵاتێکتان لە هەمواری ئەم پەیڕەواداوە بە حکومەتی هەرێمی کوردستان هەر یاسا ڕەهەندی دارایی هەبێت پەرلەمانی کوردستان دەبێت لە پێشا موافقەتی حکومەتی بۆ وەربگرێت چی یاسایەگەیە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە و ڕەهەندی دارایی نەبێت بەرە سەرۆکی پەرلەمان ئێستا دەکرێت ئێمە ڕێگە چارەیەک دابنین هەمومان پێکەوە ئێمە هەر یەکەمان شتێکی هاوبەش کۆمان نەکاتەوە کە کێشە و معاناتی خەڵکە هی مامۆسایانی وانە بێژە فەرمانبەرانی گرێبەستە سەیەکەمەکەیە دەرچوانی دانەمەزراوە ئەو دۆخی کێسە لە هەرێمی کوردستانە گوزارێت دەکرێت ئێمە لێسەوە هەوڵەکانمان بە هەموو فراکسیۆنەکان چڕ بکەینەوە بۆی وا لە حکومەتی هەرێمی کوردستان بکەین پرۆژە یاسای بودجەی هەبێت بۆ ئەوەی پێکەوە هەوڵ بدەین شتێک بە ئەو خەڵکە بکەین وتکاکەم لەمە دووا بەم جۆرە یعنی ئێوە خۆتان زەرەرەکەن باوەڕکە پارتە سیاسەکانی خۆتان زەرەرەکات ئەوە نەتیجەکەی بووکە ئەو پەرلەمان بێرشەکەن کە لە سا هەفتای خەڵک لەم هەرێمی کوردستانە بایکۆتی کردن ئێوە لەم پەرلەمانە ئاکەن لە زیقار و بەغدا و مووسڵ خەڵک بۆ بایکۆتی کردوش خەتای ئێمە بوو ئەوە نسبەتی مشارەکە عیلاقەی بەو بابەتەوە نییە و ئێمە ڕازگۆین لەگەڵ میلەتی خۆمانە و ئێمە مانەوەی قانونی بودجە بێ بەڵام بۆ ئاگداریتان قانونی بودجەش دەرەجەی وەزیفی حکوومەت تەحدیدیەکە لێرە وایە لە بەغا وایە لە ئەمریکا ژوایە لە هەموو عالەما وایە دەرەجەی وەزیفی حکوومەت پێشنیاریەکە بۆ پەرلەمان وعدی گەورە بە خەڵک مەدەن بەڵێ کاک مەلاوێز پێ زۆر گرنگە بەتاویکە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوڵا کاک سیروان پێم وتبوو دوای کاک دیاری وەرتەگرم فەرموو والله نازام چیتان لێ بکەم بەڕاستی یعنی نازام چی بکەم خۆ هەمووین بە یەکەوە پێ وەرناگیرێت یاڵە فەرموون یەکێکتان قسە بکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 16 لە 1 هەتا 12 بە تایبەتی بڕگەی 12 قسەکەم کە باس لە ئەرک و دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکایەتی و سەرۆکی پەرلەمانەکات کە
ئەسڵی کەلیمەی پەرلەمان لە دیموکراسیەوە هاتەوە دیموکراسیەتیش کە چەسپاوە لە سەدەی پێنجی پێش زاینی کە ئەڵێ ديمقراطية يعني سلطي خلق يك دقيقة طابو بيبرو طابو باشا سلطي خلق يكم شد جنابت يان همومان سلطي اومان هي حكومة رابيتشي برلمان بكري لبروي خلق او قوتي ياويتتي سلاحي بيوزنية من بتاكسي شومة ناو مديرتك ومديرك من ناو دروتو اما دزية جنابت اتواني رابيتشي عم بكي ام كلمة طواوة نقطة سريدر اما يك هل لمن مبناي اوي كام ديمقراطية اما لولاتك عايشين ابي ديمقراطي بيت ام شغل فرتنينا وإيرا حسيب خان بالأمار معنا على رقم قريه بدو برشاي متانو هيك شغل استغنية بو أما أبي وابيه تكاية وازلم عن ترياته بينهم كاك ملاويس فرمو بله سروش برلمان دمويت كاك سروان بله كاك ملاويس فرمو بله سمكة تكاية برای سروش پارلمان دمویت ڕۆنکردنەوەیەک بخەمەڕ و بابەتی پەروەردەی ئیسلامی بابەتێکی گرنگ و هەستیارە بۆ ئەوەی ئەو بابەتە بەلاڕێ نەبردرێت و هەست و سۆزی مسلمانان یاری پێنەکرێت ئەو بابەتەی کە خرایە ڕوو لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی تەواوی دراوە هەموو ئەو بابەتانەی کە پێشتر باس کران هەمووی بوونی هەیە لە کتابەکانی پەروەردەی ئیسلامی بە شێوەیەکی زانستی و دروست ڕێکخراوە و وەزارەتی پەروەردە لەو بارەوەی ڕوونکردنەوەی پێویستیدا و زۆر سپاس ئێمە لیژنەی مختصمان ڕاست پاردۆ بۆی بە دوواداچوونکە زۆر سپاس وەزارەتی پەروەردە ڕوونکردنەوەی داوە بزان بە دوواداچوونی ناوێت زۆر سپاس فەرموو کاکزەر بەناوی خودای گەورە بەڕێسەرۆکی پەرلەمان ئێمە لە چەند دانیشتێکی ڕابردووش داوامان لە جەنابتان کرد وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کەوا ڕێکخستنێک بکەن بۆ شێوازی دانیشتەکان یاخۆ شێوازی گفتوگۆکردنی پەرلەمانتارەکان ئێمە هەست بە دیاریدێک دەکەین بەڕێسەرۆکی پەرلەمان هەندێک لە هەڤاڵان لە ناو هۆڵی پەرلەمان دەیانەوێ ڕامان چێشنە ناو سیراحێکی سیاسی بەهێز بەداخەوە ئێستا ئێمە لێرە دانیشتوین کە هەمومان خۆمان بەخاوەنی ئەم داواکاری هاوڵاتیان دەزانین بەڕێز سەرۆکی پەرلەمان دەکرێت ئەو هەڤاڵانەی ئێمە کەوا بەخەم خۆری وا بە پەرۆشی خۆیان پیشان دەدەن با بێن لەسەر پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان باخەون بێن لەسەر پرسە نیشتیمانیەکان قسە بکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا ئەگەر ئەو 200 ملیارەی بەغدانێ حکوومەتی هەرێم لە توانای دانیە موچە دابین بکە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەتە لە چەند کیلۆمەترێک لە نزیکی ئێمە لە سنووری ناوچە جێناکۆکەکان ناوچە داگیرکراوەکان ڕۆژانە ماڵی کوردەکان ئەوە تاڵان و خاپور دەکرێت بەڕێز سەرۆکی پەرلەمان من نازانم ئەمانە بە زمانێک ئاخافتنەکەن کەس لە ئێمەمانان زیاتر خۆی بە خاوەنی ئەم خەڵکە نازانێت ئێمەین لە خەمی خەڵکداین ئێمەین لە خەمی فەرمانبەرانی گرێبەزداین ئێمەین بەڕێز سەرۆکی پەرلەمان دەرفەتم بدا ئێمەین لە خەمی لە بەرزکردنەوەی بۆیە بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە ئاخفتنەکانی سەرۆکی فراکسیۆنی پارتی دەکەم وە جارێکی تریش قبول ناکەین هیچ سەڤالێک تەشعو وشە نەشیاوانە بەکاربێنێ کاکاروان فەرموو بەناوی خودای گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم دەرفەتم بدەی هەردوو بەشەکە بێکەوە قسەی لەسەر دەکەم لەسەر مامۆستایانی وانە بێژیش بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئێمە لە هەرێمی کوردستان بە دۆخێکی نەهەمواری یەکجار سەختداتە دەپەڕین پرسی کۆچی گەنجان کە برای بەڕێزم کاکسیاش باسی کردێمە یاداشماندا بۆی کە کۆبوونەوەیەک لەسەرم بابەتە بکرێت لە نیوەی ساڵی پارەوە تا ئێستا نزیک بە 100,000 کەس لە هەرێمی کوردستانیان بەجێهێشتووە گەنج خەریکەم وڵاتە گەنج تێدا نابێنێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە خەڵک لە خۆشی نییە کە دەڕوات خەڵک کێشەی هەیە کێشەی دامەزراندنی هەیە کێشەی کارەبای هەیە کێشەی خەدەماتی هەیە کێشەی ئاوی هەیە بێزار بۆ لە دەموچاوی ئێمە بۆ ئەم کوردستانە بەجێدێڵێت بەڕێز سەرۆکی پەرلەمان دایان کێشەی هەڵپەسێردراومان هەیە لە ئێستادا کە هەمویان کێشەی ئێساسین سەرباری مامۆستایانی وانە بێژ و فەرمانبەرانی گرێبەست سەرباری دەرسوانی یەکەم و دووەم سێمەکان 250,000 کەس لە ئێستادا بێکارن بە دوای کاردا دەگەڕن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان من حەز دەکەم نمونەیەک بڵێم و ڕوونکردنەوەیەک بدەم بە جۆرە ئەو لێکۆڵنەوەی کە من کردومەوە ئەو داتانەی کە لە حکوومەت خۆی وەرم گرتووە بۆ 4 ساڵی ئایندا نزیکەی 1 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان بێکار دەبێت 1 ملیۆن کەس
حکومەتی هەرێمی کوردستان کە ئێستا نەتوانێت 50,000 کەس دابمەزرێنێت ئەی زەحمەت نەبێت چەکتێن بگەێنێت بۆ 4 ساڵی داهاتوو چۆن دەتوانێت معالەزەی کێشەی 1 ملیۆن کەس بکات لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کە ئێمە لە هەرێمی کوردستان تەنها وی سەبعەیەکی مالی دروست ناکات بەڕە سەرۆکی پەرلەمان حەزەکەم بەڕوونی بڵێم تەنها 25 تریلیۆن میلیارد دینار دەتوانن کێشەی مامۆستانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەستی چارەسەر بکات چۆ خۆیان بەشێکیان پارە وەردەگرن و لەسەر ئێستا لە کاتێکدا کە ئێمە دەبینین ئەم کێشانە لە کاتێکدان کە نرخی نەوت 85 دلارە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر حکومەت بە ئەطرافی خۆی بەدان پێدانانی خۆی نیوەشی بۆ بمێنێتەوە یەک لەسەر سێشی بۆ بمێنێتەوە نیوەی پارەکەش بۆ کۆمپانیاکان بڕوە نزیک بە 37 دلار بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەرملێکی نێوتی دەمێنێتەوە ئەم پارەیە دەکاتە 700 میلیارد دینار لە یەک مانگ ئەگەر 430,000 فرۆشین و 25,000 بدەن بە ئیستهلاکاتی محلی وەکو حکومەت خۆی دێڵێت ئەمە بە قسەی وەزیری سامانە سروشتەکان کە دوای لەسەر سوتەمەنیش بە تەفاسیل قسەی لەسەر دەکەم بەڕە سەرۆکی پەرلەمان ئەم پارەیە بە ئیزافە بۆ 300 میلیارد دینار بەرەو سەری داهاتی ناوخۆ دەکاتە تریلیۆنێک ئێمە 900 میلیارد موسەمان هەیە ئەم 100 میلیارە بۆ ناخینە سەر دامەزراندنی ئەمانە یەکەم دووەم ئەم 200 میلیاری کە لە بەغداوە دێت چی بەسەردێت یعنی هەموو ئەمانە پێویستی بە کێشەیەکەیە بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان کە لە دووتوێی پرۆژە یاسای بودجە وەکو لە مادەی لە یاسایەکی ساڵی 1992 لە مادەی 56 بە وازحی و لە پێڕەوی ناوخۆ لە مادەی 98 99 مادەکانی تر بەدواوە باس لەوە کراوە کە لە دووتوێی پرۆژە یاسای بودجە دەتوانین ئەم کێشان چارەسەر بکەین نەپێویستی بەبەریەکەوتنی ناو پەرلەمان و خای پەرلەمان و پەرلەمانتارە بەڕێزەکانە و من دڵنیاتان دەکەمەوە پارە هەیە و حکومەت دەتوانێت لە چوارچێوەی بودجە ئەم پەرلەمانە بەڕێزە بە هەماهەنگی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەم کێشەیە چارەسەر بکات و زۆر سپاس دکتۆرە شایان سپاس ناوی تۆ نەنووسراوە کاگیاسی بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەڵێ لە کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکا کە هیچ کەس لە کوردستاندا نابێ لەسەر بیرروڕای جیاوازی سیاسی سزا بدرێت بەڵکو دەبێ بە شێوەیەکی دادپەروەرانە مافە زەوت کراوەکانی ئەو کەسانە بگەڕێنرێتەوە کە لەم ڕۆوە زیانمەند بوونە لە ئێستادا ئەمە دەزانین کە تقریبان 16 کەس دادگایی کراین بەڵام 7 کەس لە دەستگیرکراوانی پارێزگای دوهۆک هەتا ئێستا دادگایی نەکراین لەبەرەوە بۆ سەلماندنی دادپەروەری پێویستە بە زووترین کات ئەو بەڕێزانە دادگایی بکرێن و هەندێکیان بە تۆمەتی ناڕەوا دەستگیر کراون تەنها تاوانیان بناوێ خدای مەزن و دلوان بەڕێز سەرۆکا پەرلەمانی کوردستانی چەند خاڵەکە دێ بەحث کەم پێویستە حکوومەتە هەرێما کوردستانی ئەوان خاڵە چارەسەر کرد دەرچوێت سێت یەکەمەکان و دەهان دەرچوێت زانکووە ئەوە چەندین ساڵە زیاتر 10 ساڵانە ماڵێت خو هاتینە دانیشتن هەتان و کەنە هاتینە دامەزراندن بەرهەندێ گەنجا ئومێدا خوێندنش نەمایە ڕۆژانە هەنگێت بینن دەهان گەنجێت هەرێما کوردستانی یە چن ڕێکێت قاچاق یە خود دەنەمرنێ چنە وڵاتێت بیانی بۆ هەندێک و باوەری نەمایە پێویستە حکوومەتە هەرێما کوردستانی یان ئەوان دەرچوێت زانکووە دامەزرینیت یان بێشتە خەلکی برا مەهنگ پێناینە دامەزراندن زیاتر نەخوێنن مامۆستایەت وانەبێژ زیاتر 20,000 کەسانە مامۆستایەت وانەبێژ پێویستە حکوومەتە هەرێما کوردستانی دامەزرینیت یان بکەتە گرێبەست هەروەکو مامۆستایەتی فەرمانبەرێت خوبەخش چەندین فەرمانبەرێت خوبەخش ئەوە زیاتر 10 ساڵانە کارتکەن وەکو فەرمانبەرێت هەمیشەیی لە حکوومەتە هەرێما کوردستانی پێویستە بێنە دامەزراندن ئەوێ ڕۆژێ ئەسلی پەرلەمانی کوردستانی بووم یەک هاتەنێک من گوت ڕێکا تقریبا 2 ساعت سیارێت چین یا سقات پێشکە کارپێوە نییە ئەوە تقریبا 6 ساڵە چتەوێری حکوومەتە هەرێما کوردستانی ناچی بیت خەلک 10 ساڵە 15 ساڵە خوبەخش دەوامێ بکات ئەدی خەلکی عایلە نییە ئەدی خەلکی خانیت واکرێنە چتوو دێ چارەسەریە خوکەن لازمە حکوومەتە هەرێما کوردستانی فەرمانبەرێت خوبەخش داب مەزرینید لازمە حکوومەتە هەرێما کوردستانی ئەوێ کێشا پانزینێ چارەسەر بکات ناچی بیت هەر ڕۆژێکێ شکلێکی و یەک داواکاری منەهەی لە دەستەیە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی و هەموو ئەندامێت بەڕێزێت پەرلەمانی کوردستانی لە هەموو فراکسیۆنا بێ جیاوازی
داواکارم فشاری بخنه سر برای سروکی هریما کوردستانê بۆ هەندێ عەفواکێ دەربکەت زیاتر 6,000 کەسێ زیندانê دا بڵا هەندێک لە ئەvێت مستحق بڵا کەس و کارێت خو شاد ببن. زۆر سپاس. پەرلەمانی کوردستان خۆی دەسەڵاتی ئەوەی هەیە قانونی لێبوردنی گشتی دەربکە. ئەگەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەن پەرلەمانی کوردستان لێبوردنێکی گشتی دەربکە ئەتوانن پرۆژە پێشکەشی سەرۆکایەتی کەن. بەڵام لێبوردنی تایبەت و دەسەڵاتی بەڕێز سەرۆکی هەرێم بۆ لێبوردنی تایبەت دەسەڵاتێکی سنووردارە. ناتوانێت 6,000 کەس بەیەکەوە لە ڕاستیە عەفو بکە کە ئەوە لە ڕووی قانونیەوە قسەی زۆری لەسەرە. سەرچنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من چەند خاڵێک باسی لە ماوەی 2 دقەکە محاولەکەم تەواویکەم. یەکەم من تێناگەم بۆچی ئێمە بەپێی مادەی 66 یاداشت ئەین بە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان لە بری ئەوەی دانیشتێکی تایبەت دابنێەوە داوامان کردووە کە وەزیرە تایبەتمەندەکان بێنە پەرلەمان وەکەی سیوانە بێژان و سەیەکەمەکان و فەرمانبەرانی گرێبەزێک لایەکەنەوە ئەمە دووەمین جارە یاداشتی ئەمە درێ بە لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا کە ئەو راپۆرتیان هیچ چارەسەرێکی تیان نەبوو ئیلا تەنها ئەوە نەبێت کە وەزیر خۆی ئەلانی کردوتی مەقتوعەکەیان بە وانەبێژان کە هەر زوو وانەبێژان ئەوەیان ڕەت کردەوە. ئێمە ئەڵێن داواکاری وانەبێژان زۆرە معنای نییە ینی پەرلەمان 15 ڕۆژە ئەم وانەبێژانە 20,000 ینی ئەوە ناهێنن 20,000 وانەبێژ لەسەر جادەن پەرلەمان جەلسەیەکی تایبەت بکە وەزیری تایبەتمەند دابنێ با وەزیر خۆی بێ جواباتەوە بۆ لیژنەی پەروەردە جوابی قسەی وەزیرایەتەوە با بێ مبەڕیرەکانی بڵێ با وانەبێژان خۆیان گوێیان لێبێ بە ئەمە گوێمان لێبێت بزانین بۆچی ئەوان داواکاریان ئەوەیە بە گرێبەز بکرێن بەو مەقتوعەی کە وەزارەت بڕیاریاوە 350,000 300,000 454 هەر بەو مەقتوعە نەزیاد نەکەم ئیتر ئەمە شتێکی مستەحیل نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان یان مەسەلەن لە بابەتی گرێبەستەکانە کتابی ڕسمیە هێنی وەزارەتی دارایی ئەڵێ ئەمانە بن بە گرێبەست بێ بە هەمیشەی ئەسڵن پارەش 2 ملیاریش بۆ حکوومەت گەڕێتەوە بۆ ئەم وەزیرانە نەیانە پەرلەمان من تێناگەم ینی پەرلەمان سەلاحێتی ئەوەی نییە وەزیرانە بانگێشکاتە پەرلەمانەوە ئەمە لە لایەکی ترەوە ئێمە ئەگەر باسی کاری پەرلەمانی بکەین جەناب تەزانی 3 کاری سەرەکی هەیە یاسادانانی هەیە چاودێری هەیە پرۆژە یاسای بودجێ هەیە خۆ ئەگەر هەر هیچی دەسەڵاتی نەبێت 8 دانە ساڵی ڕێکە ئەم حکوومەتە بێباکانە سەیری پەرلەمانەکە و پرۆژە یاسای بودجێ نەناردۆتە پەرلەمان بۆ نەیتوانیوە فشارێ بکا کە ئێمە مانتوایی لە چوارچەوەی پرۆژە یاسای بودجە هەمووانە بێژەکان هەم گرێبەستەکان هەم سەیەکەمەکان و پاشانیش دوایی ئەگەر بڕۆین بۆ دەرچوانی دامەزراوەیەک لای بکەینەوە ئێمە یاسا دەرەکەین بۆ دەرەکەین جێبەجێ بکرێ یاسای چاکسازی کە دەرکرا خۆیان ئەترافیان بۆ گوتیان ئێمە بندیوارمان لا بردووە خانشینە یاساییمان لا بردووە 2 موچە و 3 موچەمان لا بردووە ئەی بۆ هەموو مانگێکە ئەلانی موچەگرڵێ 800 ملیار و 895 ملیار پێویستمان بەوەیە کە موچەی 1 دینار نەزیاکانەکەمەکە ئەگەر ئەو 200,000 بندیوارە لا ببرێت وانەبێژان 20,000 کەسن گرێبەستەکان 30,000 کەسن یەکەمەکان 5,000 کەسن ئەوانەی کە دەرچووی دانەمەزراون 120,000 هێشتا ناگاتە ئەو 200,000 170,000 زیای شێمێنێتەوە لەبەرەوە پەرلەمان ئەتوانێت فشار بکە ئەتوانێت دەسەڵاتی هەیە بەڵام بەداخەوە نە ئەتوانێت لەم کەیسانە بیکات نە لە کەیسی گرانبوونی سوتەمەنیە بیکە و نە لە بابەتەکانی ترە و خەڵک و وەزعی خەڵکیش ئابە و شێوازەیە کە لەی ئەم دامەزراوەیەکە مژدەخان فەرموو بەناوی خوای گەورە و میهرەبان سەرۆکی پەرلەمان ئێمە بۆچی بەوە ڕازی نەبوون کە ئەو بابەتە ئەو بڕگەیە بە شێوەی ئەو راپۆرتە بخوێنرێتەوە و ئێمە ئەو پەرلەمانتارانی کە یاداشتماندا بوو بۆ ئەوە نەماندا بوو بۆ ئەومان بوو کە بەرهەمێکی هەبێ سەیری کە راپۆرتەکە خوێنرایە حکومەتی تەوزێ تێدا پێکرا بە بەتەڵ و دەستخۆشی لە حکومەت کراکەوای کرۆوای کردووە یعنی ئەوەی بزەق بوو بەلای منەوە بینیم مامۆستایەکی وانە بێژی ئافرەت کە منداڵی دەبێ 21 ڕۆژ مۆڵەتی هەیە و تەواو یعنی بە 3 هەفتە یعنی ئەوە دەستکەوتە تخوا بۆ حکومەتەوە هیچ چەپڵە ڕێزدانەوە هیچ چەپڵە لێدانە هی ئەوەیە ئەندامانی پەرلەمانی بۆ کۆ بکرێتەوە خۆوان لە کۆنگرێ ڕۆژنامەوانی ئەوانە ئەو شتانە ڕادەگەین یعنی ئەوە چی ئیسفادەیەکی هەبوو ئێمە بۆچی دەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێستان گوتان ئەگەر سەر 111 لەگەڵ ئەوەدان کە دابمەزرێن بەڵێ بۆ ئەوەی دکتۆر کازم کە بێبەش بکرێت لە جەلسە وەکۆی نانتان بەستێڵەوە سوتا بێ بە پەلەپەل خێرا خستانە دەنگدانەوە کاتێک دەتانەوێت بۆ خولێک بۆ وەرزێک
چەند مانگێک دوو مانگ درێژ بکرێتەوە بە پەلە جارەکەی کە پرسیارمان کروتمان بۆچی درێژ دەکرێتەوە هەر وەڵامیشتان نەداینەوە بە پەلەپەل خێراکردانە دەنگدانەوە کۆینانتان بەسێڵەوە سوتا بێ ئەوەندە بە زووی بڕیارتان لێدا بەڵام ئەی بۆچی ئەوە ناتوانین بڕیاری لێ بدەین من کە دەڵم با بخرێتە دەنگدانەوە بەرمەبنای ئەوە وا دەڵم سەرۆکی پەرلەمان $96 ئەومە داهاتە چی لێ دێ ئێستاش بەو دقەیەشەوە دەڵێن 200 ملیارەکە نەیە بەشی موچە ناکە ئەی ئەو پارە زیادەی کە لە نەوت دەستمان دەکەوێت ئەی ئەومە پارەی کە لە گۆڕینەوەی دۆلار بۆ دینار دەستی ئەو حکومەتەیە دەکەوێت ئەوەی کە بۆ سەیەکەمەکان کراوە یەک وەجبەیە یعنی لەو هەموو سەیەکەمە یەک وەجبە ئەویش ئێستا مەستریان هەروە دیار نییە 50 ڕۆژە بەڕێ سەرۆکی پەرلەمان مامۆستای وانە بێش کە ئێستا لە شەقامە بۆیە پشگیریان دەکەین کە بخرێتە دەنگدانەوە و بڕیاری تێدا بدرێ موچەی مانگی سەی وەرنەگرتووە کام پەرلەمانتار کام وەزیر موچەی مانگی 3 و 4 و 5 و 6 وەرنەگرتووە ئەسڵان بەشی باخچەکان و بەشی هونەر هەر حسابی ئینسانیان بۆ نەکراوە لەلایەن ئەو دەسەڵاتەوە مانگی 250 بۆ دانەنراوە ئەی بەچی بژین ئەی ئەوانە باجیان لەسەر نییە سەرۆکی پەرلەمان جارەکانی پێش و بەڕێزت گوتت سێشەم و چوارشەم و پێنجشەمە پێمان باشە جەلسە بکرێ 50 ڕۆژە جەلسە نەکراوە مبەڕیری بەخوا چییە کە ڕێگر بێ لەوەی کە جەلسە نەکرێ باشە زانی ئێمە بۆ پێوەری ئاولەوەتی من لەو خولەدا پەرلەمانتارە مشکلەی پێوەری ئاوم هەیە کە ئەو سزایە دەبێ لابرێ لەسەر خەڵک ڕاستە 500,000ەکە بە بڕیارێک حکومەت لای بر ئێستا هەستاوە فێڵێکی دیکە لە خەڵک دەکەن من یەک نمونەت بۆ دێنمەوە خەڵکی دەربەندی خان ئاوی خواردنەوە چێژلێنانیان دەیکڕن ئاوی دەبە دەکڕن بەڵام ئەوەی کەن تواناشینێ دەچێت لە کانی و بەشان و بە سیارە و بە عەرەبانە ئاو دێنێ باشە بۆ سزای پێوەری هەبێ بۆ ئاوە بۆ گەنە کە بە دوسێ ڕۆژ جارێک ئایەکی بۆ گەنی بۆ دێ هێشتا دەبێت سزای پێوەر بدا هەموو ماڵەکە 5,000 نازانم چەندە ئەوە چەند مانگ نزدیکی 600,000 دەکا کە ئەوە لەسەریانە تکایە بیخەنە جەلسەوە جەلسەی داهاتوو بە ئەو بابەتە بێ سەرۆکی پەرلەمان شارەوانی نووسراومان کردو بۆ وەزارەتی شارەوانی بۆی وەزیر بێ 3 ساڵە من داوا دەکەم سەرۆکی پەرلەمان تکایە بە دانیشتنی داهاتوو تایبەت بێ بەوە بە هەموو هەفتەیەک 3 جەلسە هەبێت کاتان لێ دەکەم بەسەر چاو سەبارەت بە و 50 ڕۆژەی کە دانیشتنمان نەکرەوە بە ڕێزانەن دامانی پەرلەمان پەیوەندی بە هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە هەبووە ئێمە نەمانویستووە پەرلەمانی کوردستان ببێتە منبەری هەڵمەتی هەڵبژاردن هاوکات ئێمە پرسیارێکمان هەیە ئەگەر ئێمە کەم تەرخەم بووین و دانیشتنمان نەکرد ئێمە داتایەکمان وەرگتووە لە ڕێی بەڕێز دکتۆر هێمن جێگری سەرۆکی پەرلەمان ئەی لیژنەکانی پەرلەمانی کوردستان چەند کۆبوونەوەیان کردووە پرسیارەکە ئەمەیە زۆر ڕەوایە ئەندامی پەرلەمان سەر بە حیزبێکی دیاری کراوە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن بەشداری هەڵمەتی هەڵبژاردنەکە و بەشێکی زۆریش لە فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان داوایان کروتیان ئەو مانگەمان بدەنێ بۆ ئەوەی ئێمە یەکەم لە هەڵمەتەکە بەشدار بین دووەم نەبێتە ساحەیەک بۆ هەڵمەتی هەڵبژاردن و لەسەر ئەو 50 ڕۆژە من لە ئێستەوە داواتان لێ یەکەم 31 پێشنیازە یاسای پەرلەمانی کوردستان لە لای دیژنەکانی پەرلەمانی کوردستانە تەواویان کەن بۆ ئەوەی دانیشتنی پەرلەمان بکەین ئێمە ئەوە نەمان راپۆرت ئامادە کرد خۆمان فەوتاین دەڕێی ڕاوێژکارانی پەرلەمانی کوردستانەوە لەوە زیاتر ناتوانین راپۆرت ئامادە بکەین راپۆرتی لیژنەکانتان ئامادە بکەن هەموو ئەندامانی لیژنەکانی پەرلەمان ئەندامی لیژنەکانن بۆی بابەتمان هەبێ ئێستا یەکسەر یەکشەمە ئێمە نازانین چی بکەین چۆن ئێعلانی جەلسە بکەین لەبەرەوەی هیچمان لەبەردەستانیە یا بێ خۆمان راپۆرت حازرکەین یا بە پەلەپەل بە لیژنەی قانونی بڵێن شتێک حازرکە ئێمە ئێستا 31 پرۆژەمان لەلای ئەندامانی پەرلەمان و لیژنەکانی پەرلەمانی کوردستانە 31 پێشنیازە یاسا کە هی خودی ئەندامانی پەرلەمانە داوەتان لێکەین راپۆرت حازرکەن بۆ ئەوەی سێشەمیش و چوارشەمیش و پێنجشەمیش کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بێ خۆ هەندێک لیژنە هەیە ئیشی خۆی بە زووی تەواوەکە بە زووی راپۆرتمانەداتێ بە زووی ئێمەش دەتوانین بیخەینە بەرنامەی کار بەڵام کە کەرەستەمان لەبەردەست نەبێت چی بکەین بەڵێ دکتۆر شێرکۆ فەرموون جەنابتان ناوی خۆی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە ئەو چەند ڕۆژەی کە کۆبوونەی پەرلەمانی تیانە کراوە من لەگەڵ ڕێزما بۆ ئەو ڕوونکردنەوەی جەنابەت بەڵام لیژنەکان کۆبوونەوەیان کردووە و هەڵمەتی هەڵبژاردن هیچ پاساوێکی پێڕەوی نییە بۆ ئەوەی کە کۆبوونەی پەرلەمانی بۆ پەک بخرێ و کۆبوونەی پەرلەمان نەکرێت لەو 45 ڕۆژەیە من بەپێی پێڕەوی ناوخۆ باسێک لە ئەم حاڵەتەیەکەم کە باس لە زمان بڕین و دەستشکاندن و لێدانی پەرلەمانتار بۆ پەرلەمانتار لە ناو هۆڵی پەرلەمانە ئەکرێ کۆنتڕۆڵی جەنابتان وەکو سەرۆکایەتی پەرلەمان بەپێی پێڕەوی ناوخۆ لە حاڵەتی هەر قسەیەکی ئیستیفزازی کە
هەست و شعور و ڕەئی لایەنێکی تر بریندارەکە ئەکرێت لە پرۆتۆکۆلا بسڕدرێتەوە و ئەو سەراعە لە بری زمان بڕین و دەستشکاندن و لێدان لە ناوەڵی پەرلەمان بەو شێوازە پێڕەویە حەسم بکرێ و یەکلای بکرێتەوە چونکە ئەگەر ئاوا بڕوا 111 پەرلەمانتاری مەعوەق دەرەچین لە پەرلەمانی کوردستان کە ئەوە حاڵەتێکی ناشارستانیە و نادروستە و ناپەیڕەویشە. هیوادارم بگەڕێنەوە بۆ پەرلەمان وەکو سەرۆکایەتی بۆ پەیڕەوی ناوخۆ وەکو سەرۆکایەتی پەرلەمان بۆ حەسمکردنی ئەو حاڵەتەی کە ئەمڕۆ ڕۆژانی پێشتریش ڕووی داوە. سەبارەت بە مەسەلەی بوجە جنابەت فەرمووت تەخسیساتی وەزیفی تەنها حەسریەن حکوومەت ئەیکا نەخێر بە پێی مادەی 130 پەیڕەوی ناوخۆ کە باس لە ئیعدادی بوجە و سەلاحیاتی ئیعدادی بوجە ئامادەکردنی بوجەکە حکوومەت لەگەڵ لیژنەی مختصی پەرلەمانە کە لیژنەی داراییە تەخسیساتی وەزیفی دیاریەکە. بۆیە مەوزوعی وانە بێژان ئەبێ بەوە حەل بکرێ کە بۆچی لە بوجەی 7 ساڵی ڕابردووی بەم ساڵیشەوە کە سەمانی دەیە 26 دەیە حکوومەت نەپەیڕەوی نە بوجەی ناردۆ بە پەرلەمانی کوردستان تاوەکو وانە بێژان و سەیەکەمەکان و مامۆسایانی گرێبەست و بێکاری ئەوانە کە قەیرانی هەنووکەی گەورن لەم هەرێمی کوردستان چارەسەر بکرێ. بۆیە ئەوە پەرلەمانی کوردستانە کە ئەرکێتی وەزیری معنی بانکە داوای بوجەی لێ بکە، حکوومەت بانکە داوای بوجەی لێ بکە و ئەگەر بێت و ئیمتیناعی کرد بە پێی مادەی هەفتاوێکی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەکرێ پرساندنی غیابی بکرێ بۆ ئەو بەرپرسە بۆ ئەو وەزیرە. معقول نییە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری حکوومەت بێت داتا بدا بە پەرلەمانی کوردستان ئەی حکوومەت خۆی بۆ نایەت، وەزیری دارایی خۆی بۆ نایەت، وەزیری پەروەردە خۆی بۆ نایەت بڵێ ئەمە داتاکانە لەبەرەوەی ئیمکانیەتمان ئاوایە. ئێمە ئەزانین بۆ نایەن، ئەزانین بۆ بوجە تەقدیم ناکەن لەبەرەوەی کە کەم و کورتێکی زۆری تایە ئەجنا شەفافێت هەبوایە بۆایە بەهاتایە لێرە لەم مانگیدەیە بوجەی 2022 تەقدیم بکرایە و لیژنەی معنی راپۆرتی لەسەر بکردایە ئێستا بێ لەوەی کە هەر بەپێی مادەی 103 ساڵانە ئەبێ حکوومەت و دیوانی چاودێری دارایی حساباتی ختامی بدا بە پەرلەمانی کوردستان. جەنابتان وەکو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ چەند ساڵە مساءلەتان نەکردووە لەسەرەوەی کە بۆ حساباتی ختامی نایەت لەسەر ئەوەی کە سەرف کراوە وەکو ئەوەی کە بوجە نییە لەسەر ئەوەی کە سەرف کراوە. بۆیە مەوزوعی وانە بێژان و پرسی وانە بێژان و پرسەکانی تر بە تەقسیرێک لەم پەرلەمانی کوردستانەوە چارەسەر ناکرێ بێ لەوەی کە حکوومەت خۆی مقصرە کە ئەبوایە لە بوجە و ئەبوایە لەگەڵ لیژنەی معنیە حکوومەت بەهاتایە بۆ پەرلەمانی کوردستان و چارەسەریان کردایە. بێ لەوەی کە ئێمە یاسامان تەقدیم کردووە کە یاسای کارە دوومان لەمەوە پێش جنابتانە فەرموو هیچمان نییە تەقدیمی بکەین فەرموو دوومان لەمەوە پێش ئەمە یاسای کارمان تەقدیم کردووە بۆ ناخەنە بەرنامەی کار و ئیحالەی لیژنەی معنی ڕێکاری ئێمە ئاگامان لێ نییە کە تەقدیممان کە چی کراوە بەرامبەر بە یاسا. بەڵێ ئێمە پێشنیازیاسیان دامانی پەرلەمان لە لای سەرۆکایەتی ناڵینەوە ئاراستەی لیژنەی قانونیەکەین بۆی بەپێی مادەی 79 ئیحالەی کا بۆ خوێندنەوەی یەکەم. سەبارەت بە پرۆژە یاسای بوجە و حساباتی ختامی ئێمە هەموو ساڵێ نووسراویان بۆکەین وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کاڵین بەپێی مادەی ئەوەنە لە پەیڕەوی ناوخۆ ئەبێ حساباتی ختامیمان بۆ بنێرن ئەبێ پرۆژە یاسای بودجەمان بۆ بنێرن مۆعیدی خۆیەتی ئەبێ بۆمان بنێرن تەنانەت بۆ هی ساڵی 2022 ئێمە نووسراومان کردووە بۆ حساباتی ختامی 2021 نووسراومان کردووە بۆ پرۆژە یاسای بودجەی 2022 نووسراومان کردووە. سەبارەت بە مادەی 103 زۆر وازحە ئەڵێ پێشنیازی زیادکردنی تەرخانکراوی پرۆژە بودجە یان هێنانەکایی تێچووی نوێ یا کەمکردنەوەی داهاتەکان پەسەند ناکرێ تەنها لەو بارەیان نەبێ کە پەرلەمان نەتوانێ بڕوا بە حکوومەت بێنێ یعنی پەرلەمانە بێ قەناعەت بە حکوومەت بێنێ با ئێمە شتێک نەڵین کە خۆمان نامانەیە و ئەگەر بیتان بێ لە کاتی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی عێراقی بودجەی گشتی عێراقی هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراقی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی لەگەڵ دامەزراندنی هەنێک فیئات بوون بەڵام چونکە حکوومەت لەناو پرۆژە یاساکەیان نەیهێنابوو نەیانتوانی بیکەن بەڕێزان مناقەلە دەتوانین مناقەلە ئەتوانین بەس غێر ئەبێ پرۆژەکە بێ اینجا ئەتوانینەوە بکەین ئێمە باسی شتێکەکەین کە نییە باسی شتێکەکەین کە نییە بەڵێ ئەگەر بەیانی پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان هەندێک پارە دانراوە بۆ بوارێک بەڵێ لیژنەکانی پەرلەمانی کوردستان و بە دەنگدانی پەرلەمانی کوردستان ئەتوانن لە بابێکەوە بیخەنە بابێکی تر بۆ نمونە بۆ دامەزراندن تەرخانی بکەن.
بە ئەو 22 تەواو کەم چکە دەمێک کە ئەوان نایە ئاخر پێش تۆ ناویان نووسیۆ با تەواوێکین مامۆستا بووبەکر وەرت دەگرم وەرت دەگرم لەبەرەوەی بۆ 22 وتبوو تا ئێوە تەواو نەبن کە زۆر ناگرم بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من خاڵێکی پێڕەویە گرم و لە خاڵی دووەمیشدا باسی وانەبێژانەکەم ئاماژە بە مادەی 2 و مادەی 98 لەم پێڕەوە بۆ ئێمە گلەیمان هەیە لە ڕاستیە یان بە کێشەی وانەبێژان بە کێشەی ئەوەی کە یاسین باسی کرد 200,000 دەرچووی دانەمەزرا و بۆ وانەبێژ و گرێبەست و هەروەها دەرچوانی زانکۆ پەیمانکاکان دانامەزرێ لەبەرەوەی ئەم پەرلەمانە بە دوواداچوون ناکا بۆ یاساکانی خۆی ئەگەر ئەو هەموو بندیوارەی ئەنفالچی و جاش و مستەشار و شەهیدی درۆ و زیندانی سیاسی نامستەحەق لە یاسای چاکسازی جێبەجێ بکرێ ئەوەمان چارەسەر کردبوو ئەگەر 8 دانە ساڵە هەموو ساڵە بودجە هاتایە هەر ساڵی وەجبەیەکمان دامەزراندانە بەڵام کێشە ئێستا چارەسەر بوو 32 زانکۆی حکومی و ئەهلیمان بۆچیە لە 4 پارێزگایە لە 6 ملیۆن کەسا بڕۆ سەیری بزانە زانکۆ و پەیمانگا ئەهلەکان چێ خاوەنین هەمووی بەرپرسەکان و کوڕی بەرپرسەکان لە هەموو دنیاە ئیستیعابی زانکۆ و پەیمانگا ڕێژەی بۆ دائەندێ ڕێژەیە کە دەوێت لەم 6 ملیۆنە بێ بە قوتابی مەرج نییە هەمووی بخوێنێت بەڵام تۆ کاتێک کە قوتابی ئەچی بە پارەی لێوەرەگری لە زانکۆی پەیمانگا و حکومی کە تەخەڕوجی کرد دێتە شەقامە لێگرە چاوەڕێی دامەزراندنە لەبەرەمانە جێبەجێ ناکرێت لە ڕاستیە بۆیە تەنها دوێنێ لە باخچەی گشتی ڕانیە 275 گەنج ڕۆیشتووە بۆ هەندەران بڕۆ بزانە سەیری سەیسایق و هەڵەبجەی تازە و شارەکانکە ئەوانەی کە ئەڕۆن بە هەزاران کچ بەداخەوە کە کچی ئێمەن و خوشتی ئێمەن هەمووی قەیرە دەبن کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ ئەم پەرلەمانە کە مەرجەعی باڵای سیاسی واسایە لەکوێی ئەم کێشانەدایە ئێوە خۆتان ئێمە وەکو شخصی قسەمان لەگەڵ جەناب تو جێگر نییە بەڵام ئاوەکە ئێوە ڕشتان ئێوە هەڵمەتی هەڵبژاردن بکەن بەڵام شتێک بهێڵنەوە کە ئێوە سەرۆک و جێگیری پەرلەمانێکن 1/3 ئەم میلەتە خوێن و فرمێسک و عارەقی بۆ ڕێژێ هەمومان حیزبین هەمومان بانگەشێڵ بژاردنمان کردووە بەڵام لە کوردستانە لە 92 تاوەکو ئێستا ئاوەکان گەورەکان ڕشتویانە بچووکەکانیش پیان تێناو بۆیە ئەم پەرلەمانە بێشکۆ بووە مامۆستای وانە بێش ئەم 21,000 مامۆستای وانە بێژە پەروەردە پێویستی بە ڕاژەکانیان هەیە ئەگەر پێویستی پێ نییە بۆ دەرسیان پێڵێتەوە کە پێویستی پیان هەیە بۆ ئایان لێ ناکە بە هیواوە بە گەشتبینیەوە ئەرکەکانیان ڕاپەڕێنن گەشتبینیان بدەنێ ئەمەلیان بدەنێ ئەتوانن چارەسەری ئەم کێشەیە بکرێت لە ڕاستیە ئەتوانرێ على الأقل ئەمە با خزمەتەکانیان ئەوەی کە دێڵێنەوە بە ڕاژە و خزمەت ویان حسێب بکرێ و مامۆستایەکی وانە بێش کۆچ ئەکا ئەمرێ فەوتەکە ئادەی فەرم و حەقەکەی کامێ لە ئەستۆی حکوومەت 21,000 کەس ئەوەی نەدەهێناتیمی حکوومەت بێنە ئەوێ بە یەکەوە گفتوگۆکەی نە ئێمەشت بە سەر ئەوانە بسەپێنین نە ئەوانیش بەسەر ئێمە بیسەپێنن جوان خان فەرموو نقطەی نظامی سپاس مامۆستا بووبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە مانگی هەشتەوە کە پشووی پەرلەمان بوو پرۆژه یاسای ونبووەکان وەکو لیژنەی ناوچە کوردستانەکان ئامادەکراوە کە پرۆژه یاسایەکی زۆر گرنگە لە ئیش و کاری حکوومەتدا بۆ معاملاتی ونبووەکان کاریان ڕادەوەستێت و ئەوە بوو سەرۆکایەتی پەرلەمانیش پەلەی لێکردین بۆ ئەوەی زوو ئەو پرۆژه یاسایە ئامادە بکەین ئەو پرۆژه یاسایە ئامادەیە چۆن بەرنامە نییە بخرێتە بەرنامەی کارەوە ئەو پرۆژه یاسایە دەمێک کە ئامادەی هیوادارین بخرێتە بەرنامەی کارەوە سپاس زۆر سپاس سێشەممەی داهاتوو لەناو بەرنامەی کارە بێت دامان ناو کاک جەمال ڕاستە دروستە بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس لە بۆ لیژنەی تایبەتمەند هەرچەندە راپۆرتەکەیان هەندەکەم و کوڕی تێدا بوو دیارە داواکاری مامۆستایان و وانە بێژان و سەیەکەمەکان داواکاریەکی گشتگیرە و ڕۆ لە هەموو کوردستان هەموو شار و شارۆچکەکانی گرتیتەوە ڕاستی حەق خۆیەتی حکوومەت بە پیربانگەوازی هەم پەرلەمان هەم ئەو توێژە حەساسەدا بەڕاستی حسابیان لەبۆ بکرێ تێیدا هەیە 7 ساڵە وانە بێژە
داوا دەکات لە بۆی بە خزمەت حساب بکرێ تا ئێستا لە بۆیان بە حساب خزمەت ناکرێ. داوا دەکەم وانە بێژەکان بکرێن بە گرێبەست، دوای ئەوەی وانە بێژەکان دەکرێنە گرێبەست ناوی وانە بێژ جارشکە دروست نەبیتەوە. ڕاستی ئەگەر بشکرێ بکرێنە گرێبەست. ئێستا دووسێت ناوی سیر هەیە، خۆبەخشە، وانە بێژە، گرێبەستە. وانە بێژەکان بکەنە گرێبەست، ئیدیکە لەمە دووە ئەگەر پێداویستی هەبوو با ناوی وانە بێژ نەبی بکرێتە گرێبەست. چارەسەری دامەزراندن ئەو برادران ئیشارەیان پێدا هەروانە بێژ و گرێبەستەکان نین ئەدی ئەو 200,000 کەسێک کە خوێنی تەواو کردیا. ڕاستی حکوومەت ئەمن بەکەم تەرخەمی دەبیرم بکە پرۆژەی خانەنشینی هێزەکانی ناوخۆی تاخیرکردنەی ناردە بۆ پەرلەمانی بکرێتە پرۆژەی یاسا. ئەوە کونوکەرە بەرچی زۆر پڕ دەکات و خەڵکەی 1,000 زۆر دادەمەزرن. هەروە هێزەکانی 78 یاسای خانەنشینیان پێشکەش کردیە، بەڵام تا ئێستا نانخستە بواری جێبەجێکردن. ئەوانیش ئەگە هێزەکانی 78 ئەو دەرگایە بکەنەوە خەڵکەی 1,000 زۆر خانەنشین دەبی، لەوێش مەجارێکی زۆری دامەزراندنەکان دەست پێ دەکەنەوە. لەبارەی سوتەمەنیم زۆر جار گوێم لێ دەبی دەرێنکەینە بڕگەی دوای ئەوە ئەو کاتە قسەی لەسەرکەی. باشە سپاس. گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هیوادارم هەمومان ئارام بین و ڕێزیش لە یەکتری بگرین و هەوڵی زمان بڕینی یەکتریش نین، چکە ئەگەر زمانمان ببڕن ئیتر ئەم پەرلەمانە نەبوونی باشترە. من حەزەکەم لەوە دەست پێ بکەم جەنابەت فەرمووت کۆبوونەوەی لیژنەکان بۆ نەکراوە. من لە لیژنەکانی خۆمەوە دەست پێکەم. ئەوەی کە هۆکار بوو بۆ ئەوەی کە کۆبوونەوەی لیژنەکان نەکرا بە بڕوای من بەشێک لە فراکسیۆنە باڵاکانی ناو ئەم پەرلەمانە بوو کە ئامادە نەبوون تەنانەت بە ئۆنلاینیش بەشداری ئەو کۆبوونەوانە بکەن. بۆی جەنابەت ئاگدار بیلەوە. هیوادارم هەندێک دەستەواژە لەم پەرلەمانە و لەم ڕۆیتر کۆتایی بێ هیچ کەسێکمان ئامادە نەبین لە بەرامبەر هیچ کەسێکمانە ئەو دەستەواژە ناشرینانە بەکار بێنین و ئەگەر بە ناوی بەهێزی و زۆرینەوە بێت من ئەلێرا ئەکەوم بە هەموو زۆرینەکان بێنە سەر تەرمی من، چکە قابلی قوبوڵ نییە. من دەپرسم حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی یاسای بوجە ناهێنێت لە کاتێکە خۆی بە ناوی شەفافیەتەوە لە هێڵە گشتیەکانی ئاماژەی داوە نەود لە سفرا بووە و نەود ئێستا $85 ئاکوا پارەی ئەم نەوتە زۆرە، ئاکوا ڕێژەی دەرهێنانی نەوت کە لەو ڕادەی کە لە سفرا بۆ کەمتر بۆ ئێستا ڕێژەیەکی باڵان لە نەوت بەرهەم ئەهێنرێت. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پاڵاوتگەی نەوت دروست ناکات لە جیاتی ئەم مۆڵە بەرزانەی بە ئاسمانە ئەبرێت کە هیچ کەسێک سوودی لێ نابینێ بە تایبەتی خەڵکی فەقیر و هەژار بێت پاڵاوگەی نەوت دروستکە، پاڵاوتگەکانیش نەخاتە خزمەتی عێراقەوە کە ئەوان نەوت بە 450 دینار دەسەکەی و لێرە بە 900 و بە 1000 و بە 1000 و قسوورە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەو بکاتەوە سندوقی داهاتە نەوتەکان کە لە 2015 یاسای بۆ دەرچووە جێبەجێ بکرێت. تا ئێستا من دەپرسم پەرلەمانی کوردستان ڕۆڵمان چی بووە لەوەی کە ئەنجومەنی کوردستان هەرێمی بۆ نەوت و گاز بۆچی کۆنابێتەوە ئێمە چیمان وتۆ لەسەری و بە تایبەتی کە ئێمەش وەکو بزوتنەوەی گۆڕان وەزیری دارایی ئەندامەتیایە. پەرلەمان بۆ ناتوانێت لەسەر دۆسێ چارەنووسساز و هەنووکەیەکان ڕۆڵی هەبێت. یعنی ئێمە ئەگەر بەم شێوازە ڕۆڵە بڕۆین بە بڕوای من، یعنی بۆ 10 ساڵی کەش ئەو خەڵکی کە چاوەڕی هیمەتێک و هەیمەنەی ئەم پەرلەمانەیە ئەبێ هەر بەم شێوەیە بێ کە لە 8 ساڵی ڕابردووە بووە. ئەگەر حکوومەت هەر بڵێ نیمە و گەنجیش تەمەنی تێ ئەپەڕێت ئیشی دەست ناکەوێت، چارەنووسی دیاری ناکرێت، ناتوانێت هاوسەرگیری بکە، ناتوانێت داهاتووی دابین بکە، ئیلا چارەسەری ئەو بەس کۆچکردنە وڵات بەجێهێشتنە. ئەم سامانە نیشتیمانێکی لێی بەرپرسەکە ئەڕوات. ئێمە لە ماوەی ڕابردوودا بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند یاداشتێکمان سەبارەت بە گرفتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاراستەی بەڕێستان کردووە. هەتا ئێستا هیچ یەکێک لەو یاداشتانەمان وەڵاممان بۆ نەهاتۆتەوە. هیوادارم بەڕێستان ئەو یاداشتانەی فراکسیۆنەکان بە هەند وەربگرن و بتوانن کاری لەسەر بکەن تا حکوومەت بەڕاستی لەو کەم تەرخەمی کە هەیە
یعنی کۆتایی بەو کەم تەرخەمیە بێ و حکوومەت بە ئاگا بێتەوە لەوەی کە خەمی هاوڵاتیان خزمەتی هاوڵاتیان ئەرکی ئەوە و ئەرکی ئاساوی یاسایی خۆیانە کە خەڵک داوای هەموو شتێک لە پەرلەمان و لە حکوومەت بکەن من زۆر سپاسدانەکەم. هەموو یادداشتانەی لەم وەرزە تازەیە بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان هاتووە بە نووسراوی فەرمی ئاراستەی وەزیری مختص کراوە بۆی بێت. بەڵێ شەر نییە لەگەڵ تۆیان بێ گوڵستان خان شەر نییە لەگەڵ تۆیان بێ ئەوە نەهستیار مەبە شەر نییە لەگەڵ تۆیان بێ ئەو حاڵەتە هەیە ئەو حاڵەتە بوو بە کەلتور وای لێ هات یعنی یەکێک لەو لا قسە دەکا لەم لا مشکلەیە یەکێک لەم لا قسە دەکا لەو لا مشکلەیە ڕێز نەمالەوەی کە کاتێ یەکێک قساکەوانتر ڕێزی لێ بگرن بەداخەوە بەڵێ کاک گۆرە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی زمانمانە بڕێشتا لەدایک نەبووە هیچ هێزێک و هیچ کەسێک ناتوانێت لەسەر مافی خەڵک ڕامان بگرێ من لەسەر مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان قساکەم لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە سەرەتای مانگی تشرینی یەکەمی هەموو ساڵێک و بەر لە ساڵی دارایی بە مەبەستی گفتوگۆ و پرۆژە بودجە بۆ پەرلەمان بنێرێت لە سەرەتای ئەم ساڵدا ئەنجومەنی وەزیران و لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا و پرۆژە یاسای هەرێمی کوردستانیان ئامادە کرد بۆچی نەیان هێنایە پەرلەمان من ئەوە ئەپرسم کە وەڵامم بنەوە و هەروەها وا بڵین لەگەڵ عێراقا بینمان تێک چوو ئەمانە ڕێبێت چاوەڕێی عێراقکەنە ئێمە حکومەت نین حکومەتی هێرێممان نییە بۆچی یعنی گرنگی بە شەفافیت نایەن گرنگی بەوە نایەن کە پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان خۆی ئامادە بکە و بینێرێتە پەرلەمانی کوردستان هەڵبەت ئەم کێشە و گیر و گرفتانەی یەکەمە دەرچۆکانی زانکۆ پەیمانگاکان و خۆبەخشان و گرێبەستان و فەرمانبەران و ئەم خۆبەخشە بەڕێزانە هەمووی پەیوەندی بە یاسای بودجەوە هەیە ئێمە تا ئێستا بەرچامان ڕوونی نازانین کە داهات زیاکە نەوتە بێ بە 85 نازانین ئەم زیادە هەر لە سا 43 بە 57ەکانی رێ بە وەزارەتی دارایی و هەروە خاڵێکی تریش کە مامۆستا ئەبوبەکریش ئاماژەی پێکرد یاسای چاکسازی کە دروشمێکی بەتاڵ بوو هەتا ئێستا نازانم ئەم بندیوارانە بۆ نابڕن بە هەزارەها بندیوار هەیە ئەگەر ئەوانیان موچە و دوو موچە و سێ موچەیان هەیە ئەگەر ئەویان ببڕێ ئەنتوانیم خۆبەخشانە یاخود گرێبەستەکان یاخود توێژێک لەو توێژانە دابمەزرێنن و هەروەها لە ساڵانە چەندین مامۆستا و چەندین فەرمانبەر خانەنشین نەکرێن ئەمانە لە باتی ئەوان ئەتوانن بیان خەنە شوێنەکانیان ئەوان شوێنەکانیشی ئەوانە شوێنی خانەنشینەکانیش پڕناکەنەوە زۆر سپاس بەڵێ کاگیاسی بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا تۆ نقطە نظامی قسەت کرد ڕۆژان خان سەری پەیڕەکە یەکجار بۆت هەیە فەرمو ڕۆژان خان مەی شێوینە قسام بکە نافەرمو تۆ قسە بکە بەڕێزم کاکیاسی بەڕێز باش بەڵێ باش بەڵێ کاگیاسی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە هاوڕێیان ئەوڕۆ هەندێک گرژی و ئارۆزیم دیت لە ناو پەرلەمان من دەمەوێ بە قسەیەکی مامجەلال بە ڕەحمەت بێ شتێکتان بەبیر بێنمەوە دیارە کتێبێک لەسەر مامجەلال نووسرا بوو نازانم بە بزانم بە ناوی سەگوەڕ بوو یعنی برادران کوتیان دەچین دەیکوژین ئەوا دەکەین ئەوا دەکەین مامجەلال کوتی کاکە من خەبات دەکەم بۆ دموکراسی هیوادارم بە قسە جوابی یەکدی بدەنەوە بۆ مەسەلەی زمان بڕێنیش من وشەیەکم هەیە العین بالعین السن بالسن بەس بەڕێز سەرۆکی پەرلەمان من لێرەوە داوای لێبوردن لە خوا دەکەم اینجا داوای لێبوردن لە دەنگدەرەکانم دەکەم کە دەنگم بەو حکومەتەی داوە و لێرە گوتم عیبرەت لە جێبەجێکردندایە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەو وانە بێژانە یعنی بەڕاستی ئەو هەموو کۆنەجاش و مستەشارەیە معاشیان دەدرێتێ بۆ نەدرێتە ئەوانە یعنی ئەمە ڕۆژانە لە ناو خەڵکین بۆ خۆشمان لە حملەی ئینتیخابات بووین بڕاتە بێ مەسیجەکەم بۆ هاتووە بۆت لێ دەمەوە تۆش دەگریێ دوێنێ تەلەبەک دەڵێن 98 هێناوە 98 لە تۆ بۆ نەگیرەوە دەڵێ دەبێت بە پاناڵی وەرگیرێ یعنی ماقولە لە کاتێکدا بەدەستور نابێ پارە لە تەلەبەی وەرگیرێ یعنی ئەو بەزمەتی خوێندنی باڵای دایناوە بۆ تەلەبەی قوڕ بەسەر
دەڵێ بەچی بخوێنم یعنی 98 وەرنەگیری آخر باشە ئەوە خاڵێکی دیکە بەڕێ سەرۆکی پەرلەمان من 3 ساڵ ئەندا پەرلەمانم نازانم ئەو حکومەتە بودجەی چەندە جەنابیش دۆ بزانم 7 ساڵ ئەندا پەرلەمانی نازانی گرێبەستی نەوتی 50 ساڵە نازانم لەکوێیە بەیانی مقابلەکی من بکرێت لە وڵاتان دەوی بڵێم چی یعنی بەجددی ئەمە وەرم بابچینە سەر پرسیارە جەوهەریەکان بەڕێ سەرۆکی پەرلەمان کۆمپانیا هەیە ملیار و نیوەکی پارەی کارەبای قەردارە یەک پۆلیس ناوێرە بچێ بە بەردەرگایدا بەڵام پیرەژنەک لە کۆیە پیرەژنەک لە کۆیە لەسەر دەستی خۆی دەژی چوون گوتویانە پێوەری ئاود نەبەستوە 700,000 بۆ هاتۆتەوە باشە یعنی چی ئەو پێوەرە من دەزانمی چێە ینی بەجددی من دەزانمی چێ بەڕە سەرۆکی پەرلەمان قسەمان ڕاستە آخر 3 دقائق قەیناگە وەڵا 3 دقە نەبووە بەڵێ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ناو هەولێرێ نزیکەی 50 نەخۆشخانە هەیە 25 ئەهلیە دەگە 25 حکومیە ماقولە پاراستۆ لە بەناوی خۆی بەخشندەی میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڵام منی ژەو ڕەخنێم هەیە بەڕاستی زۆر بەجددی دەستەی سەرۆکاتی بەداخەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانتان وەلاناوە و چۆنتان بۆ بلوێ ئاوا جلسەکان ڕێگەخەن پەیڕەوی ناوخۆ ژمارە یاساییاندان پەرلەمان یاداشتی پێداوی ئەگەر ئەم حکوومەتە چۆتە سەروی خەڵک و سەروی پەرلەمان و خۆی بەوە ئەزانێت کە لە سەرو ئەوە لێ بپرسرێتەوە جەنابەت وەرە بۆ ڕای گشتی ڕابگەێنە بۆ خەڵکی کوردستان من نوێنەری تۆم دیفاع لە بەرژەوەندەکانی تۆکەم حکومەت ناتە پەرلەمان بۆ سادەترین ئەرکی لێپرسینەوە و چاودێری حکوومەت کە گفتوگۆ نەپرساند نەوەرگرتنەوەی متمانەیە نە هیچ شتێک باشم وەزیرانە و حکوومەتە خۆی بەچی ئەزانن خۆی لە خەڵک و هەرێمی کوردستان و هەر هەمومان بە گەورەتر ئەزانێ بەداخەوە ئەمە ئەرک و بەرپرسایەتی دەستەی سەرۆکاتی پەرلەمانە کە ڕێگە نەدا حکوومەت بەم جۆرە تەسەڕوف کە حساب بۆ یاداشتی پەرلەمان نەکە حساب بۆ پەیڕەوی ناوخۆ نەکە حساب بۆ چاودێری نەکە حساب بۆ پەرلەمانتار و نوێنەری خەڵک نەکە و لێرەوە هەڵەکە دروست بوو ئێوەی بەڕێز ئەم لیژنە بەڕێزەتان ڕاست پاردووە منە و راپۆرتە ڕەتەکەمەوە چونکە ئەم بەڕێزانە لێن حکوومەت ناتوانێت چۆنیان زانی حکوومەت ناتوانێت کام یاسای بودجە داهات یاریمی کوردستانی ئاشکرا کرد کام شەفافیەت تەنها دوێنێ دوو وەزیری ئەم کابینەی حکوومەت دوو لێدوانی دژیان بەیەک داوە سەبارەت بە داهاتی نەوت جەنابی وتەبێژی حکوومەت دەڵێ داهاتی نەوت 350 ملیۆن دۆلارە وەزیری سامانە سروشتیەکان ئەڵێ 250 تا 300 ملیۆن دۆلارە دوو وەزیر لە یەک کابینەی حکوومەت لە یەک ڕۆژە 100 ملیۆن دۆلار لە بینیانە دیار نییە چۆن ناتوانێت لیژنەیەکی پەرلەمانی بڵێ وڵا حکوومەت داهاتی نییە و پارەی نییە بەڵام من ئەیسەلمێنم بە بەڵگەوە ئەوە من مەسئولم ئەگەر ئەو کەسانەی ئەم قسانەی من یەخەیانەگرێ ئەیانگرێتەوە ئەم تۆمەتە بچن لە دادگا سکاڵام لەسەر تۆمارکەن لەوێ یەکلایەکەینەوە داهاتی ئێستای هەرێمی کوردستان 1 تریلیۆن و 240 ملیار دیناری مانگانەیە ئەو 1 تریلیۆن و 240 ملیار دینارە هەمووی بگەڕێتەوە خەزانەی گشتی لێ نەدزرێ لێ نەببرێ بەڵە بەشی دامەزرانی فەرمانبەرانی گرێبەستەکە بەشی ڕەخسانی هەلی کارەکە بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ بەشی دامەزرانی ماوەسانی وانەبێژەکە بە پێی سیستەمێکی عادیلانە بەشی ئەوەکە نەوت بدەیتە خەڵکی کوردستان بەشی ئەوەکە بەنزین دەعمکەی لە ناو خۆ لیتری بە 600 تا 700 دینار پێی بفرۆشی داهاتی هەرێمی کوردستان دیار نییە لە تاریکیایە هیچ کەس نازانێ من بۆ خۆم لە چوارچەوەی 50 پرسیاری سەرەکی 150 پرسیارم ئاراستەی وەزیری نەوت وەزیری دارایی وەزیری پلان وەزیری بازرگانی و ئەم وەزیرانە کردو تا ئێستا نازانم داهاتی هەرێمی کوردستان چەنە بەڕەسمی چۆن پەرلەمانتاریەتە ئێرە لیژنەی پەرلەمانی بە خەڵکی کوردستان ئەڵێ حکوومەت ناتوانێت هەر کاتێ حکوومەت پابەندی شەفافیەت بۆ ئاشکراکردنی داهات بوو ئەوسا بەڵێ ئێمە فەرموو کاکاوە بەناوی خۆی گەورە و مهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەرەتا دەمەوێت بەوە دەست پێ بکەم یعنی تقریبا هێرشکردنە سەر پەرلەمانتاران لە حاڵەتەوە دەرچووە لە پەرلەمانی کوردستان بەداخەوە بۆتە دیاردا یعنی هەر پەرلەمانتارێکە قسە ئەکە ئەگەر لایەنی بەرامبەر قسەکەی بەدڵ نەبوو یەکسەر هێرشێکاتە سەر يعني تقريبا براستي او دیاردێ چی ناشرینە يعني ئینسان کە ئەوە دەبینێ شەڕی ناوخۆ ئەو هەموو کارەساتی بەبیردێتەوە کە پێشتر لە هەرێمی کوردستان ڕوویاندا يعني ئێمە پەرلەمانتارین لە ناو پەرلەمانی يعني قسە بە قسە و شە بە و شە با جواب دەینەوە ئەگەر ئەمن شتێکم کردووە خارجی پەیڕەوە فەرموو با سەرۆکایەتی پەرلەمان ڕامگرێتن یان ئەگەر شتێکم کردووە خارجی یاسایە وەرە لە دادگا شکایەتم لێ بکە بۆچی هێرشمەکەی سەر يعني ئەوەی کە لە پەرلەمان ڕووە دەڕەنگە ئێمە وەک فراکسیۆنینەوەی نوێ زۆرترین قوربانی بین
زۆرترین هێرشمان کراوەتە سەر بریندار کراوی لە ناو پەرلەمانی کوردستان ینی ئەمە چییە بەڕاستی لە ناو پەرلەمانی کوردستان ڕوەداتن هیوادارین بە پێی مادەی 54 سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی کۆنتترۆلی جەلسەکان و کۆنتترۆلی دانیشتەکان بکات و نهێڵێ پەرلەمانتار وەڵامی پەرلەمانتار بداتەوە لە ناو پەرلەمانی کوردستان اینجا لەسەر ئامادەنەبوونی وەزیرەکان یعنی ئێمە پێشترش لە هەردوو یاداشتەکە چ ئەوەی کە پەیوەندی بە پەروەردە و بە مامۆستایانی وانە بێژ و یەکەمەکانەوە هەیە چ ئەوەی کە بە سامانە سروشتەکان ئەگەر وەزیر ئامادە نەبێ با ئێمە هەر گفتوگۆ بکەین تا شەویش ئامادەین گفتوگۆ بکەین بەڵام نەتیجەکە چییە؟ خۆ نابێت نەتیجەیەکمان پێ بێ کە دەچینە دەرەوە بە خەڵک بڵێن کاکە ئەم بڕیارانە دران ڕەزامەندی لەسەر ئەمە درا وەزعی وانە بێژ بەو شێوەیە چاکرا خۆ دەبێت شتێکمان پێ بێتن یعنی هەر گفتوگۆکردن بێ ئەنجام بەڕاستی بێسوودە ئەگەر مەبەڕەکەش ئەوەیە وەزیر نایە وەزیر بۆ نایە ینی پەرلەمان خۆی وای کردووە کە وەزیر حساب بۆ پەرلەمان نەکات ئەگەر نا یعنی خۆ لە هەموو دنیا هەیە وەرە وەزیر متمانەی لێوەرگرەوە با قەیچێکە با لەو کابینەیە دووسێ وەزیر متمانەیە لێوەربگیرێتەوە خۆ دنیا خراپ نابی با وەزیری تر بخرێتە شوێ ئەو کات دەبینی چۆن حساب بۆ پەرلەمان نەکرێت بەڵام ئەگەر ئێمە هەر بڵێن وەزیر نایە هەر بێدەنگ بین ئێوەڵا خراپترە بی و یەک وەزیر حساب بۆ پەرلەمان ناکە بۆیە پێویستە یعنی هەر با زۆر بەڕوونتر قسە بکەین ئەگەر پەرلەمان هیچی پێ نەکرێ هیچ دەسەڵاتی نەبی بەس قسە بکە وەڵی دای بخەین وەڵی کۆتایی بەو خولە بێنین وەڵی داوای هەڵبژارنی پێشوەختە بکەین زۆر باشترە نەک بەو شێوەیە پەرلەمان بەردەوام بێتن لەلایە قسەی خەڵک و فشاری خەڵک و لەلایەکیش حکوومەت باچی نەبیت و هیچ وەڵام نەداتەوە لەسەر یاسای چاکسازی ئێمە پێشتر گوێمان لێ بوو پێشەوە یاساکە پەسەند بکرێت و ببێتە یاسا دەیانگۆ 100 ملیار 150 ملیار دینار دەگەڕێتەوە ئێدە باشە ئەوە ساڵ و نیوەک تێپەڕیوە یاسای چاکسازی خراوەتە نزیکەی ساڵ و نیوە کە یاسای چاکسازی خراوەتە بواری جێبەجێ شیرین خان شیرین خان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هیچ بەهانەیەک قبول نییە بۆ دانەمەزراندنی مامۆستایانی وانەبێژ ڕەنگە ئاسایی بێت مامۆستایانی زانکۆ وانەبێژ بن بەڵام هیچ کات ئاسایی نییە مامۆستایانی بنەڕەتی و پەروەردە وانەبێژ بن لەبەرەوەی ئەگەر ئەوان وانەبێژ گرێبەست یعنی نەکرێنە گرێبەست چۆن بتوانن منداڵەکانمان پەروەردەکەن چۆن بتوانن ئەو پەروەردەی کە لە داهاتوودا ئەمە هیچ کەسێکمان هیچ منداڵێکمان وا پەروەردە ناکرێ ئەوان چونکە لە موچەکەی خۆیان ڕانابینن من چەند ڕۆژە لە ناو مامۆستایانی خۆپشاندەرم کەوانە بێژن یەک لە مامۆستایەکان هێشتا وەزیری پەروەردە هەڕەشەی ئەوە دەکات کە ئەگەر نەچنەوە ناو هۆڵەکانی خوێندن لا بردرێن لە شوێنەکانیان مامۆستا هەبووە دەرزی چیمیایی بۆ کراوە 2 ڕۆژ دواتر یەکسەر چۆتەوە هۆڵەکەی خوێندن لە ترسێوەی کە موچەکەی ببڕدرێ بەڕاستی پەرلەمانی کوردستان لەوەیان بێ هەڵوێستە بێدەنگە لە ئاست مامۆستایانی وانەبێژ لە ئاست فەرمانبەران یعنی حەقە ئێمە لێرەدا ئەگەر هیچ شتێکمان پێ ناکرێ فعلەن یعنی هاوڕای هاوزەمینەکانمم کە با پەرلەمان داخین هیچ سوودەچی نییە بەڕاستی خەڵک حەقی خۆیەتی مامۆستای وانەبێژ هەبووە کرێتی بووە گریاوە منداڵەکەی نانی نییە بیخوات ئێمە لە هەتا کەی بێدەنگ بین لە ئاستی ئەوانەدا ئەگەر حکوومەتی هەرێم و وەزیری پەروەردە هەڵوێستی نابێت لەسەر ئەوانە یعنی بۆ نایەن لێرە پرساندنیان بۆ بکەین و با حکوومەت هەڵوەشێتەوە گەر پێیان بەڕێوە ناچێت بە هەڵوەشێتەوە حکوومەتە یعنی زۆربەی ڕەفیقەکانم قسەکانیان کرد دەست خۆش بێ زۆر سپاس بەڕێزانوەکو بەڕێز سەرۆک پەرلەمانیش پێشتر ئاماژەی پێیا ئێمە خاڵی پەیڕەوی و ڕێکاری پەیڕەوی هەیە هەر بەڕێزێگەر فراکسیۆنێک داوای پرساندنەکە داوای دەست لە کارکێشانەوە ئەکات هەر شتێکەکەن ڕێگای پەیڕەوی بگرنە بەر ئەتوانن ئیجراعاتی پەرلەمانی بەرامبەر بکرێ کاک عەلی بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا چ دامەزانی وانەبێژ یا گرێبەست یا کۆی دامەزانی دەرچوان کە نزیکەی 250,000 زیاترن بەردەوام ئەوترێ ڕەبتە بە دۆخی دارایی من ئەمەوێت سەرەتا ڕەخنەیەک ئاراستەی جەنابتان کەم 5 مانگ پێش ئێسا من لەم دانیشتەی پەرلەمانە بەڕوونی وتم دەست بەسەر داهاتی ناوخوا گیراوە تاوەکو ئێستا داهات 43 بە 57 راپۆرتێکی تەواومدا بە لیژنەی دارایی بڕیار بوو بە دوواداچوونی بۆ بکەن تاوەکو ئێستا نییە معقولە
سەرباری گرانبوونی نرخی نەوت بۆ 86 دلار سەرباری ئەوەی لە بەغداوە پارە بێت باج و ڕسومات هەبێ قەلق بینەوەی موچە دابەش ناکرێ منەمێ لێران دێشت بڵێم ئێستا دیسانەوە خراپتر لە جاران دەست بەسەر داهاتی ناوخواگیراوە ڕەوایە لە ماوەی ئەم 6 مانگا ڕسومات و باج و هەموو شتێ زیادی کرد بێت داهاتی ناوخۆ لە 150 کەری کردووە چێ هەیە لە معادلە تێبگا و 43 بە 57 بێ هەمومان یعنی ئەم مانگە ئەگەر سلێمانی 43 لە 100 تەمویلکە هەولێر و دۆکیش 57 لە 100 تەمویلەکە کاکە با 56 بێ با 54 بێ ئەی ناکرێمان جێتر ئەم هەفتا بێ ئەو سی بێ بەعکسەوە ئەمە ئاماژەیە بەوەی خەزیێنەی دەوڵەت نییە یعنی ئەم دابەشکاریە هەیە ئەمڕۆ من بە حزوری هەموو بەڕێزان لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانیش مناقەشەم کردووە ئەو داهاتی نەوتەی کە ئێسەیەتەوە خەزیێنەی دەوڵەت و بۆ موچە لە بەرمیلە صافی 27 دلار ماوەتەوە ئەمە ڕەوای بۆیە یعنی کۆی پرۆسەکان ڕەبتی بەم دۆخەداراییەوە هەیە لیژنەی دارایی ئەم پەرلەمانە طبعاً بۆ دۆسەی بەنزین باسی ناکەم لێکۆڵینەوەیەکی زۆر جددیمان لەسەر هەموو هۆکارەکان باسی ناکەم بەڵام داواکەم ڕەبتە بە دامەزە ڕەبتە بە هەموو بابەتەکانی ترەوە داهاتی ناوخۆ ئەوەی ئەگەڕێتەوە خەزێنەی دەوڵەت باوەڕ پێکراو نییە و دۆسەی نەوتیشە بێ مڕاجعە بکرێتەوە نەک ئەوەی سەرباری ئەم هەموو هۆکارە ئێمە قەلق بینەوەی بە 200 ملیاری بەخاشەوە موچەنێت باس کاکە کاک عوسمان فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە بەو پێی کە لە نووسینگەی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی بۆ ماوەی هەفتەیەکە زیاتر کە خۆپیشاندانی وانە بێژان بە بەرماوسانی وانە بێژان بەردەوامی هەیە ئێمە ڕۆژانە لە ناویان بووین وهروەها پەیوەندیمان هەبووە لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان و بەردەوام هەرچی کرابێت ئێمە گواستومانەتەوە بووان و پێمان ڕاگەیاندون و خۆمان بە بەشێک لە ئەوان زانیوە بۆ داواکاریەکانیان بۆیە ئێمە پێمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت هەوڵ بدات چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە ئەویش بەو پێی کە ئێمە وەکو برادرانیش بەشێک لەوانە باسییان کرد ئەویش ئەوەیە کە ئێمە ڕۆژانە مانگانە ساڵانە خەڵکانێکی زۆر خانەنشین ئەبن بە یا بۆ دەرەوەی وڵات یا بە هەر شێوێک لە شێوەکان بۆی ئەم شوێنانە لانی کەم منفەزێک بکرێتەوە بۆ ئەوەی بتواندرێت ینی خەڵکانێک ڕۆژانە جێگرەوەی ئەم خەڵکانە بێکەوە خانەنشین دەبن ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 6 ساڵی ڕابردوو زیاتر لە 6,000 کەس خانەنشین بووە ئەگەر ئێمە نیوەی 30,000 کەسیشماندا مەزرەندا ئێستا ئەم ئەزمەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەئەبوو و هەروەها بە نسبەتی سوتەمەنی دیارە کێشەی سوتەمەنیش بە هەمان شێوە کێشەیەکی گەورەیەکە هەیە لە قەرەهەنجیر و هەروەها لە پردێ بە 450 دینارە معقول نییە لە لای ئێمە بە 900 یا بە 1000 دینار بێت دەبێت حکوومەت هەوڵ بدات چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە ئێمە نوێنەری خەڵکین لێرە و ئەبێ پەیامی خەڵکیش بگەێنین معاناتەکانی خەڵکیش بگەێنین و هەروەها بە نسبەتی ئەوەی کە لە پەرلەماندا زۆر حاڵاتی توندوتیژی کە دەبینین ڕوودەدات ئەمە ماینی گەرانی ئێمەیە ئی هەمومانە ئێمە ڕۆژگارێک ئەگەر شەڕی براکوژە بوو بێت هەمومان ئیدانەمان کردووە و پەرلەمان خولی یەکەم بە توندی ئیدانەی شەڕی ناوخۆی کردە و کاتە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ دەگوزەرێ لە پەرلەمانی کوردستان زەمینە سازیە بۆ جارێکی تر کە ئێمە توندوتیژی وەکو پەخشێک پەخش بکەین بە ناو هاوڵاتیانی خەڵکی کوردستاندا بۆیە من لێرەوە پەیامێک وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان وەک پێشمەرگەیەکی دێرین ڕادەگەیەنم کە ئێمە هیچ سوودێکمان لە ڕابردوو لە شەڕی براکوژە وەرنەگرتووە ئەو توندوتیژیانەی ئێمە پەخش دەبێت بۆیە جارێکی تر داوا لە هەموو فراکتۆرەکان دەکەم کە واز دەست خۆش کا عوسمان وەختەکە تاوا سپاس ڕۆژان خان فەرموو سپاس برای سروک پارلمانی از دست پیکی دست خوشی لجنا پرورده خویندنی بالا و تجنایی زانسید کم بو آماده کرنا راپورتوانا بابت سر بابت وانه بیجا وکی جناب آن ماجه پیکری باشتری پیشنیار او الجه هر ما مستایک خانه نشین آن وفات کری ما مستایک وانه بیش الجیوی به دینانه برای سروک پارلمانی خال پیروی وی پیروی نافخو ده بهنده اگر ماده و برگه که پیروی نافخو یا یاسای که یا دستوری هات پیشیل کرنه اوه نه بس ماده و برگه همین ماده و برگه توی تیم پیشیل کرنه چه هلویستی نابیننش سروکا پارلمانی
هەروەسا نقطەیەکی ئەگەر بابەتێ ji babetê danîştinê derket her axiftinek pêwîst e bê rawestandinê ev çend cara ji babetê danîştinê derket û hat û çû hat her çi icraat gelwana wergirtinê xalî peyrewî wextê min wergirtî destpêkê bû navê min mulet hatibî em nizanin vêrê eger medreseya dan bizanin mulet û xiyabat hene باشمانه بیت از بیشم از حاضر بیم چه شکلی بیشم از حاضر بیم از دست خواهر راکم بیشم از نه حاضر از حاضر بیم الویری وازق دینا نه حاضر دیف ماده 55 برگادو پیروی نفخوی پارلمانی از داخل جنابه وقت کم کو آخفتن دکتر شایان و ممقان و شیرین خانه بین لادان و داخاز لیبورین جبکن شوی زورینه اگر افریقا 26 ده تاومان کرد دست خوش سپاس او کاتی ایش کرد تاو کرد برای سروک پارلمانی لیزا خان تاو روزان خان سپاس اوشتت کوتای پیهندرا تاو ما از اولی بیم لازم مدست خراکنی بخال پیروی او دو دقیقه تاو دو دقیقه تاو یا برای سروک پارلمانی راجعان هر کی دقیق و دو دقیق کردن سر ای کردن بخواسته دقیق چه نگوتون نه دو دقیق کاس لسید نگشت تو سیر خبر رزان فرمو برای سروکی پارلمان ئەمڕۆ زۆر باس لە شەفافیەتی داهات کرا باس لەوە کرا کە یەکێک لەو هۆکارانەی کە ڕێگرا لە بەردەم حکوومەت لە دامەزراندنی فەرمانبرانی گرێ بەس لەوانە بێژان ئەوەیە کە بارگرانیەکی دارایی بۆ حکوومەتی هەرێم دروست دەکات. بەرنامەی حکوومەت هەر لە سەرەتەوە ئەو بووە کە چاکسازی بکە لە داهات بۆ ئەوەی کە بتوانێت تا ڕادێک خەرجیەکانی کەم بکاتەوە داهاتەکانی زیاد بکەم بەڵام بەداخەوە دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ ئێستا زۆر جیاوازی و نائەدالەتیەک لە کۆکردنەوەی داهات دەبینرێت لە پارێزگاکان. هەر بۆ زانیاری جەنابتان هەردوێنێ بەڕێز وەزیری دارایی لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی باجی سنووری گرمیان و ببوون سنووری هەڵەبجە و سلێمانی کۆبوونەوەی کردووە و ویستویەتی بزانێت کە هۆکار چییە تا ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی گشتی و بەباشی داهاتی باج کۆ بکرێتەوە. هەر بۆ زانیاریتان لە ساڵی 2020 داهاتی باج لە سلێمانی لە 126 بووە ئەم ساڵ بووە بە 117 کە کەمبوونەوەیەکی زۆری بەخۆی دیوە. لە هەمووشی سەرنجڕاکێشتر لەو کۆبوونەوەی باس لەوە کراوە کە فەرمانبەر کەمتەر کاروان من تۆم کاروان ناتوانێت وەزیری دارایی کۆبوونەوەی ئەنجام داوە دوێنێ بەیاننامەشیان بڵاو کردوەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو ئەنجامێکی خۆتەوە ناتوانانی قسەکەی وەکو ئەنجامێکی لیژنەی دارایی ئەو حەقە بەخۆمە دەم لەسەر ئەو ناتوانی لە جێی خۆتەوە قسەکەی ناتوانی لە جێی خۆتەوە قسەکەی ناتوانی لە جێی خۆتەوە قسەکەی کاروان گەزنەی فەرموو بەردەوام بە بەڵێ هەر دوێنێ کۆبوونەوەکە کراوە ئێمە دەستخۆشی لە وەزیری دارایی ئەکەین کە گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە باج بە دادپەروەری کۆ ناکرێتەوە بەڵام گلەیشمان هەیە لەسەر ئەوەی کە فەرمانبەر بە خەتابەر لە قەڵەم دراوە لە بەیاننامەکەیان وتراوە کە یەک دقە بەڵێ لە بەیاننامەکە وتراوە کە فەرمانبەر بە ئەرکی نەتەوەی و نیشتیمانی خۆی بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوا نا وەختەکە تەوا پێشنیارەکە لە لیژنەی دارایەتوانن باسکەن یا داشتێک ئامادەکەن لە کۆبوونەوە وەختەکە تاو لیزاخان ئەتوانن بە یاداشتێک بدەن لە لیژنەی بەس داواکاریەکە بە پێی مادەی 43 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان داواکارم بەڕێستان سەرپەرشتیاری لیژنەیە بکەن لیژنەیەک پێک بهێنرێ کە ببینرێ ئایا بربەستەکانی بەردەم کۆکردنەوەی داهاتی باش لە سنووری سلێمانی و هەڵەبجە چییە ئایا فەرمانبەری بێگوناح تاوانبارە یا ئەو کۆمپانیانەی کارلایانی سیاسی پشتگیریان بەڕێزان ئێمە لە سەرۆکی پەرلەمان لە جێی خۆتانەوە قسە مەکەن مەجەمە باڕوونکردنەوەیەک بین بەڕێزان بۆ هەر بابەتێک کە پەیوەندی بە کۆکردنەوەی داهاتەکان و ئەو راپۆرتانەی تر کراون ئێمە لیژنەی دارایی ڕاستپێرین لەسەر کۆی کۆکردنەوەی داهات لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە دواداچوونی جددی بکەن و بە یادداشتە گاڕاستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەنەوە. کاک جەلال کاک جەلال وەرگم کاک کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک دەزانرێ
میلەتەکەمان بە دۆخێکی قورسی باری بشێویشیانە تێپەڕە بێ هەر لە گرانبوونی سوتەمەنی و هەروەها نەبوونی هەلی کار و ئێستا کە برایانی بەڕێز و لیژنەی پەروەردە ئامادەن بۆ ئەوەی بابەت باز لە چین و توێشێک بکەن مامۆسای وانە بێژە بەڕاستی ئەمە سەرباری هەموو ئەو قورسی باری گوزەرانی هاونیشتیمانیان و کۆمەڵانی خەڵکی کوردستان من ئەمەوێ بەڕێستان ئاگدار بکەمەوە لە خەتەرێکی تر سەرباری هەموو ئەم بارگرانیانە کە ئەویش خەتەری وشکە ساڵی و نەبوونی ئاوا و ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە بودجەیەکی ئیستثنایی بۆ معالەجەکردنی وشکە ساڵی ئامادە نەکا من دڵنیام لە ڕۆژانی ئایندەوە لە ماوەکانی ترا دەکەوینە ناو گرفتێکی تری قوڵ ئێستا چۆن گرفتی سوتەمەنی و کێشەی کەمی سوتەمەنی و بنزین و نەوتی سپی ماڵانمان هەیە دڵنیام لە ماوەی ئایندەی ئەوامان لێ دێ کێشەی کەمی ئاو دەبێتە یەکێ لە کێشەکان وە چارەسەر ناکرێت بۆیە پێشنیارەکەم لە ڕێگەی بەڕێستانەوە لیژنەی کشتتوکاڵ ڕابسپێرێ بەوەی دراسەیەک بکرێەوە بە هەماهنگگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بودجەیەک تەرخان بکرێ بۆ دروستکردنی بەندا و چارەسەرکردنی وشکە ساڵی زۆر سپاس. سپاس کاک شاخەوان. باش کاکەڕام من پێتەڵێم کاتەکەت پێم کاک فەرموو بەڕێسەرۆکی پەرلەمان بەردەوامە بین جەلسە بەردەوامە بێ بەڕێزان بەڕێسەرۆکی پەرلەمان دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی چەند ناوچەیەکمان کردووە چەند قەزایەکمان کردووە و بەلاشمانەوە گرنگ بووە بە دوواداچوون بکەین بۆ هەندێک بابەت بە تایبەتی کۆچی گەنجان تەنها لە دەربەنی خان لە سووری قەزای دەربەنی خان ئەوانەی کە پاسپۆرتیان تەقدیم کردووە لە ڕێگەی نووسینکانەوە بۆەوەی کە لە قۆنسڵێتی تورکیا با بڵێن ڤیزەی پێ بدرێت و ڤیزەی لێ بدرێت ئەمە لە ماوەی دەڕۆژ 1200 کەس لە قەزای دەربەنی خان پاسپۆرتەکانیان ناردووە بۆ وەرگرتنی ڤیزە بۆی سەفەری دەڕۆی وڵات بکەن 1200 گەنج لە سنووری یەک قەزا ئەوە بووە دێنە قەزای شارە زور لەوێش لە ماوەی هەفتەیەکە 650 کەس پاسپۆرتەکانیان ناردووە بۆ ئەوەی کە ڤیزەی لێ بدرێت و سەفەر بکەنوانە بە هەر میکانیزمێکە سەفەر بکەن ئەلموهیم بەو جۆرێ لە قەزای سێ سایق ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە لە سێ سایقیش تقریبا 475 پاسپۆرت لە ماوەی هەفتەیەک ناردویانە بۆ ئەوەی ڤیزەی لێ بدرێ و سەفەری پێ بکرێ کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان بۆ بە دیاردەیەکی زۆر گەورە دیاردەیەکی زۆر فراوانە ئەمە لە ڕاستیە بابەتێکی زۆر مەوزوعیە حەقوایە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە هەڵوێستەی جددی بکە چونکە ئەگەر وابێت لە چەند مانگی داهاتوە شار و شارۆچکەکان و سەرئاسی پارێزگاکانی لە ڕاستیە ئەمە تەشەنەی کردووە ئەوێ بەڕاستی حکوومەت میکانیزمێ بدۆزێتەوە بۆ معالەجەکردنی ئەم دۆخەی ئێستا ئەمە بەشی زۆری ئەوە پەیوەندی هەیە بە نەبوونی بابڵین دامەزراندن و میلاکات و بەشەکەی تریشی پەیوەندی بە نەبوونی هەلیکار و بێکاری و بەو دۆخەوە هەیە خاڵێکی کە یاسای چاکسازی لە دوای یاسای چاکسازی ئێمە وەکو ئەوەی کە لە لیژنەی شەهیدان بە دوواداچوونمان کردووە من وەکو شخصی خۆم کە متابعەم کردووە بەلاشمەوە گرنگ بووە کە یعنی لە پاکسازی لە لیستی شەهیدانە بە دوواداچوون بکەین هەتاکو ئێستا وەکو پێویست نەکراوە ئەتوانم بڵێم تاکو ئێستا لە لیستی شەهیدانە وەکو پێویست تاکو ئێستا جاش و باش لە یەکتری جا نەکراوەتەوە لە ڕاستیە و ئێمە بەڕاستی بەلامانەوە گرنگە کە وەکو لیژنەی شەهیدان ینی لیستی شەهیدان لیستی شەهیدان پاکسازی کاک شاخان کاتەکەت بۆی هاوڕێیانی تریش پێشەوە ناویان نووس کاک ڕزگار فەرموو کاک بەڕێسەرێکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە دامەزراندنی وانەبێژان و دەرچوانی پەیمانگا و زانکۆکان لە ڕاستیە تەنها چارەسەر ئەوەیە کەوا یاسای چاکسازی بچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە بۆیە داواکە من پەرلەمانە بەڕێزە جەخت بکاتەوە لەوەی کە یاسای چاکسازی بچێتە بواری جێبەجێکردنەوە من باسی ئەو دوو لیژنەکەم کە بڵێ من لە دوو لیژنام لیژنەی پێشمەرگە 170,000 خانە نشینی هەیە بەڕێسەرۆکی پەرلەمان یعنی 170,000 خانە نشینی چەندینی تایە بە نایاسایی کراوەتە خانە نشین کراوە لە هێزەکانی ناوخۆ 80,000 خانە نشینی هەیە یعنی ئەمە هەموو بەڕاستی بۆتە گرفت و ئەگەر چارەسەر بکرێت بە دڵنیاییەوە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانیش ئەتوانن دابمەزرێن بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئێمە لە ڕابردووە سەرۆکایەتی پەرلەمان لیژنەیەکی پێکێنا بە دوواداچوون بۆ ئەو زەویانەی کە داگیرە کرێ کە شاخ ئەبڕێ دار ئەبڕێ ئێمە وەکو شارەوانی سەردانمان کرد بەڵام تاکو ئێستاکە هیچ نەتیجەیەکمانە بینیوە و بەڕاستی ئەمە ئەو زەویە پڕنرخانەی کە لە تەواوی کوردستانە داگیرە کرێن حەق وایە پەرلەمانی کوردستان یعنی
بە دوواداچوون بکات بۆ ئەوەی کە ئێمە وەکو راپۆرت وەکو لیژنەکان راپۆرت دەدەینە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان کە ئاراستەی لایەنی معنیەکە بەڵام بەداخەوە جوابێکمانە دەنەوە کە جوابەکە جێگەی قەنەعەتی لیژنەکە نییە. بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕابردووە لە دانیشتەکانی پێشووترە پەرلەمانتاران بەوە تۆمەتبار کران کەوا لە با بڵێن لە مقاولین یا لە پرۆژەکان یا لە جێگەی تر بەرتیلیان وەرگردووە ئەم پەرلەمانە بە ڕێزە لیژنەیەکی پێکێناکەوا بە دوواداچوون بکرێت بۆ بابەتە ئایا ئەو بابەتە حەقوایە یعنی وا لێ نەگەڕێت لەبەرەوەی ئێمە لە ناو کۆڕ و کۆمەڵەکاندا جاری وایە تەعنمان لێ دەست خۆش کاک مەلا ناسر بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعاً ئێمە لە شار و شارۆچکەکان ئەبینین هەموو ڕێپێوانەکەن بۆ ئەوەی کەوا دامەزرێن بە تایبەتی سێمەکان و مامۆستایانی خۆبەخش و گرێبەستەکان. سەرەڕای ئەوە زیاتر لە 250,000 دەرچووی زانکۆ و پەیمانگاکان هەیە لە کوردستانە بەڕاستی وای لێ هاتووە هەمانە هەمویان هین من بتمانەیان بەم حکوومەتە نەماوە بۆیە ئەم کۆڕەوە دەستی پێکردووە بە دەرەوەی وڵات بە تایبەتی ئەگەر ئێمە ببینین لە دەنگدانەکەشە گەنجان نەئەڕۆیشتە سەر سنووقەکانی دەنگدان هەمووی بێزارە لەم حکوومەتە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە خۆیدا بچێتەوە بۆ ئەوەی هەوڵی جدی بدا بە تایبەتی بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ئەبێ هەلی کاریان بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی دنیایان خۆش کاکەوە لە کوردستانە بمێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەبینین 250,000 زیاتر دەرچووی زانکۆ و پەیمانگامان هەیە هەمویان بە قوتی ماڵ و مناڵیان ئەوانیان پێگەیانوە زۆربەی زانکۆ و پەیمانگاکان زانکۆی ئەهلین ئەمە وای کردووە بەڕاستی بژێوی ماڵ و مناڵیانی تێکدا و ئێستاش دامەزراندن نییە بەڕاستی خەڵک بە تەواوەتی بێزار بووە بۆیە ئەگەر ئاوها بڕوا پێویستە وەزارەتی خوێندنی باڵاو وەزارەتی پەروەردە و بە تایبەتی وەزارەتی سەحەش ئەوەنە احتمامیان بە کەرتی تایبەت داوە هینەکان خۆیانیان ئیهمال کردووە حەقا ئەم وەزارەتانە هەر هەڵبۆشێتەوە هەموو خوێندکارانیش بدرێتە کەرتی تایبەت زۆر سوپاس. کاک داوان بەڕێز سەرۆکی پەرلەمان زیاتر لە چەند ڕۆژێک ئێمە لە ناو ناڕەزایی و خۆپشاندانی وانەبێژانین طبعاً ئەوان مافی خۆیانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بە مەقتوعەیەک پارەیەکی بڕیەوە بۆ وانەبێژان من تەنیا یەک پرسیار لە بەڕێزان لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاکەم ئەویش ئەوەیە پرسیارەکە ئەوەیە یعنی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران هەڵی کارگێڕیتایە کەسێکەوانی بێژە ماف و امتیازی ڕاژە و خانشینی بۆ ئەژمار ناکرێت 12 ساڵ 10 ساڵ کاری وانەبێژیەکە کەسێک کە تەقاو دەبێ ئەم ئەڕاتە شوێنی یعنی لەو ڕۆژەوەی کە ئەڕاتە شوێنی یعنی ڕاژە و خزمەت و خانەنشینی بۆ حسابە وانەبێژێک 10 ساڵ خزمەت بکە سفر بێتەوە لەو ڕۆژەی کە دامەزرێ ئەمە تەواوی گرێکە ئەمەیەوە خواستەکانیشیان ڕوونەکە هیچ بارگرانیەکی دارایی دروست ناکە هیوادارم بە ڕێزان لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا جوابی ئەم پرسیارەی من بنەوە خاڵێکی تر باز لە سەلاحیاتی ئەنجومەنی وەزیریان کرا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی وەزیران نەک وەزیرەکانیان نایەن بۆ پەرلەمان بەڵکو خەرقی قانونی پەرلەمانیشیان کردووە لە یەک پرسا لە ماوەی ڕابردووە لە مەسەلەی پێوەری ئاوا ئێمە ڕەتمان کردەوە هیچ سزایەکی هاوڵاتیان بدرێ بەڵام وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیران خۆی بڕێک سزای بۆ هاوڵاتیان بڕیوەتەوە بەبێ ئەوەی لە چوارچێوەی یاسایە ئەم سزایانە دیاری بکرێ من لێرەوە داوا لە بەڕێزان لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم داوا لە بەڕێزان لە پەرلەمانتارانەکەم بۆ ئەو پرسە بێنە دەنگ چونکە بە کۆی دەنگ لەم پەرلەمانە بەڕێزەوە ڕەت کرایەوە هیچ هاوڵاتیەک بۆ نەبەستنی پێوەری ئاو سزا بدرێ بەڵام ئەوان لە دەرەوەی یاسا چون سزای خەڵکیان داوە و پێش هەڵبژاردن هەر هەوڵاتیەک 500 بۆ 600,000 دینار وەسڵی غەرامەت چووەتە ماڵەکانیان و زۆر سوپاس. کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لەو تەوەرەی کە پەیوەندی بە دۆخی مامۆستایانی وانەبێژ وەکو هاوڕەکانیشم باسییان کرد کە پرۆسەکە پرۆسەیەکی تێکەڵ بە یەکترە بە هەم لە ناو دۆخی دارایی و هەم شێوازی چارەسەرکردنیشی کە
پێویستەکە ئەم کێشەیە بە شێوازێکی سیستماتیک چارەسەر بکرێەوە ڕێگە قانونیەکەی وەکو باس کرا پرۆژە یاسای بودجێ و لەبەروی پرۆژە یاسای بودجە بوونی نییە و لەناو پرۆژە یاسای بودجە ئەو دەسەڵاتی کە دراوە بە پەرلەمانی کوردستان بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەت لە مناقەلەکردن و گواستنەوەی هەندێک بڕەپارە لەبەرەوەی پرۆژە یاسای بودجە نیە ئێمە ئەتوانین بە هەندێک ڕێکار بەشێک لەو داهاتانە بجێڕینەوە یا بەشێک لەو داهاتانی کە ئێستا بەناڕەوا لە بابی ترا سەرفەکرێ بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی بۆی بتوانین کێشەی مامۆستایانی وانەبێژی پێ چارەسەرکێ بۆ ئەم پێشنیازەکەم بۆ بەڕێزان لە لیژنەی خوێندنی باڵا و لە ڕێی ئەوانیشەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان قەرارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێداچوونەوە بە داهاتی ناوخۆ و داهاتی نەوت و سنوورەکان لە ڕاستیە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە حەقا پەرلەمانی کوردستان زەختێکی جدی لە حکوومەت هەرێمی کوردستان بکە بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی کە داهاتێکی زۆر بە حکوومەت هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە ئەوەی کە لەو چوار بڕیارە جێبەجێ کراوە بە تەنها ئیخاڵە سنوورەکان بووە کە داهاتی حکوومەتیان لە 120ەوە کردەوە بە لە 180 لێرە بەرپرسانی حکوومەت بە ئێمەیان لە بەرەوەی بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان ناهێڵن شێوازی مامەڵەکردنی ئەو کۆمپانیانێکە لە دەواازە سنووریەکان کارەکەن ئاڵوگۆڕی گەورەی تیا بکرێن لادان و دانان هەیە لە هێزەکانی هەفتا لە هێزەکانی هەشتا ئەوانەی کە لا ئەدرێ ئەتوانێت دانان نەخرێتە شوێنیان بەشێکی زۆر لەو بڕەپارەی کە لە لادانی ئەوانە ئەگەر بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی ئەتوانین داهاتی پێ زیاد بکەیت یاسای خاننشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ پێشمەرگە بێتە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ بەشێکی زۆری ئەو هێزانە خۆیان خاننشینەکەن یان ئێستا چاوەڕێ ئێوەن یعنی حکوومەت لە ڕووی مادیەوە قازانجەکە لە دەرچواندنی یاسای خاننشینی هێزەکانی ئاسایش ناوخۆ بەوەش بڕەپارەیەکە گەڕێتەوە لەگەڵ جێبەجێکردنی بڕگە و مادەکانی یاسای چاکسازی کە وەکو باس کرا هەم لە لیستی خاننشینی ئەم لە لیستی شیدان بە هەموو ئەو بڕەپارانە ئەتوانی نەک تەنیا بۆوانە بێژان بەڵکو بۆ کۆی سیستم کاک لوقمان آخر وەختەکە تەواو نیو دقن کاک بەڵێن کاک وەختەکە تەواو وەختەکە تەواو سپاس گیان ببوورە کاک لوقمان دەی بڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاشکرایە کە مامۆستایانی وانەبێژ بۆشاییەکی گەورەی بواری پەروەردە و فێرکردنیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە تەواوی شار و شارۆچکەکان پڕ کردوتەوە لە بەرامبەر ئەوەدا حکوومەت تا ئێستا پاداشتێکیان ناداتێک کە لە ڕاستیدا شایانی باسکردن نییە بۆیە ئەمە بۆتە گرفتێکی گەورە ئەگەر مامۆستای وانەبێژ ئامادەی تێدا نەبێت ئەم فەراغە پەروەردەیە بۆ حکوومەت پڕ بکرێتەوە حکوومەت ناچارە بێ پەنا باتە بەر دامەزراندنی مامۆستایان لە با بڵێن بە پیشە زۆر بە جۆرەکانیان بۆیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا مامۆستایانی وانەبێژ بکاتە گرێبەست ئەگەر ناتوانێت لە هەرو مەرجی ئێستادا بیکا بە مەبلەغێک پارەیەکی دیاریکرا و ماگانە لەگەڵ موچەی مامۆستا موچەکانیان بدرێتێ لە هەمان کاتدا وەکو خزمەتی وەزیفی بۆیان حساب بکرێ و لە 3-4 مانجی هاوینیشدا کاتێکە با بڵێن دەوام نابێ دیسان حکوومەت ئەو پاداشتیان بۆ سەرفکە ئەمە لەلایەکی تر کاتێک کە ئێمە باسی داهات ئەەکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە هەلومەرجی ئێستادا چەند سەرچاوێکی داهاتیە یەکێک لە سەرچاوە سەرچەکانی داهاتی نەوتە لە ڕاستیدا ئەمە جارێک لە جارێک زیاترە لەم هۆڵی پەرلەمانی کوردستان ناوچەیەکی دیاریکرا و تۆمەتبارەکرێ بەوەی کەوا داهات ڕادستی حکوومەت ناکە لە حاڵەتێکدا کە ئێمە ئەبینین داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان داهاتی نەوتە پرسیارێکی جددی هەیە لای ئێمەی ئەندامانی پەرلەمان و لای هاوڵاتیانیش ئەوەیە کاتێکە نرخی نەوت بە $40 بووە داهاتی وەزارەتی سامان و سروشتەکان $300 ملیۆن بووە کاتێکە ئەبێتە $85 دیسان هەر $300 ملیۆن ئەمە مەتاڵە ئەمە سعرە من نازانم ئەگەر وەزارەتی سامان و سروشتەکان پێی هەڵبەیەگەنە ئێمەمانە سەرمان لێ دەرسێ بۆیە پێداچوونەوە بە کۆی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە چاودێریکەرشی ئەرچی ئێمە ئەندامانی پەرلەمانە بۆیە لە جیاتیەوەی ئێمە هەوڵ دەین پاساو بێنینەوە بۆ حکوومەت با ئێمە فشار لە حکوومەت بکەین و چاودێریی ورد بکەین لەسەر هەموو سێکتەرە جیاوازەکان بۆ ئەوەی داهاتی ئەم میلەتە کە مڵکی ئەم میلەتەیە 2000 لە مامۆستایانی وانەبێژ و فەرمانبەرانی گرێبەست و خزمەتگوزاری شار و شارۆچکەکان سەر بکرێ و سپاس بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان نامێ بڕۆمە ناو وەڵامکاری بەڵام پێویستە ڕوونکردنەوەیەک بدەینێمە چەند ڕۆژێکە قسە و باسێکەیە لەسەرەوەی کە بەڕێز وەزیری دارایی باسی لەوە کردووە کە لە سلێمانی بە دیاریکراوی لەو پارێزگایە باز ڕسومات کۆ ناکرێتەوە من لێرەوە دەمەوێت تەحەدای هەر بەڕێزێ بکەم بە وەزیری داراییشەوە کار ئەمڕۆ من ئامادەم لە دوای ئەم دانیشتنی پەرلەمانە بڕۆین بۆ سلێمانی کە کۆی دانە بە دانەی داهاتەکانی پارێزگای سلێمانی مناقەشە بکەین و کۆشیان بکەینەوە بەڵام
لە هەمان کاتیشدا بین بە دوواداچوون بکەین بۆ ونبوونی 300 میلیارد دینار لە داهاتی نەوت و بین لە هەمان کاتیشدا لیژنەیەک پێک بهێنین بۆ خاڵە سنووریەکان لە زاخۆ تا خانەقین بۆ دیارنەمانی 170 خاڵی ئیبراهیم خەلیل و 150 میلیارد دیناری مانگانەی خاڵی گومرجی حاجی عومەران بۆیە تکا دەکەم بەڕێ سەرۆشی پەرلەمان باوازە چاواشەکاری و چاواشەکردن بێنین کاکاروان ئەو بەشە لە پرۆتۆکۆلە سڕێتەوە و پەرلەمانتار وەڵامی پەرلەمانتار ناداتەوە ئێمە تەواو بەڕێزان ئەم بابەتە تەواو بەڕێزان ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لیژنەی دارایی ڕاستپێرین بە دوواداچوونێکی ورد بۆ کۆی داهاتە ناوخۆیەکان لەسەر جەم پارێزگاکان لەسەر جەم خاڵە سنووریەکان بە داهاتی نەوتی نانەوتیەوە بکات و ڕاستیەکان بۆ ڕای گشتی پەرلەمانی کوردستان بخاتە ڕوو تەواو بەڕێزان تەواو کاروان تەواو بەڕێز تەواو بەڕێزان تەواو کاکاروان لیزا خان تەواو بەڕێزان تەواو کاک ئێستا داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین ئەگەر ڕاو سەرنج و تێبینی و زانیاری تریان هەبێت لەسەر کۆی مداخەڵی ئەندامانی پەرلەمان لەسەر ئەم بابەتەی خاڵی پەیڕەویە بەرنامەی کارە ڕووکردنەوە بن فەرموون تکاتان لێکم بەڕێزان بابەتێکی گرنگە بەڵام ئاگاتان لە کات بێت چکۆ بەرگەی دوای ئەوەشە گرنگە بەڕێزان دەی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەمانەوێت بە ناوی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کاتی بۆ ڕاگرێتەوە زۆر کراوەنی هەر 5 دقیقە سپاسی هاوخەمی هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمان بکەین لەسەر کەیسی مامۆستانی وانەبێژ و سێکەمەکان و فەرمانبەرانی گرێبەست کە پێشنیازی باشیاندا بەنسبەت ئەو دوو ئەندامە بەڕێزەی کە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا گوایە راپۆرتەکە نەدیت یاخود پێشنیارەکانیان جێ نەکرایتەوە سەرۆکی لیژنەیە چۆن جواب دەیاتەوە کاک یانی سەرۆک ناتوانانی جەنابەت پرسیار کراوە سەرۆکی لیژنا لە راپۆرتەکەم نەبینێ ئێمە داوامان لێ کردو وایە ئەندامی پەرلەمان لە لیژنەکە نەیبینیەوە بە ڕوونکردنەوەی خۆی بافەر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە کاکداما دەقی پێشنیارەکانیانە فەرموو کاک بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە پێشنیاری هەردوو ئەو ئەندامە بەڕێزەی پەرلەمانن بە دەستنووس پێیان داوین و لە راپۆرتەکە جێگای بوو کراوەتەوە بە نەزەریەتی بار وەرگیرا ڕێیەکانیان سەبارەت بە پێشنیازەکەی کاک سەروان بەنسبەت کری خوێندن بۆنەوەی شەهیدان و ئەنفال کراوەکان ئێمە 500 بەشی زانستیمان هەیە لە زانکۆ تایبەتەکان 5,000 کورسی خوێندن بە خۆڕای سەد لەسەر سکۆلەرشیپ بۆیان دابین کرایە ساڵانە دەتوان بەبێ بەرامبەر بەردەوام بم لەسەر پرۆسەی خوێندن بەڕێز مامۆستا مەلا هەورامان دیارە لە کۆبوونەوەکەدانیە ئێستا باسی وانەی پەروەردەی ئیسلامی کرد ینی لێرەوە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا ڕای دەگەێنین کە ئەمە هەرچەندە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەی ڕاست پارتکەوەک لیژنە بە دوواداچوونکەین بەڵام ئەمە پێشتر بە دوواداچوونمان کردیە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە مامۆستا هەورامان تەنیا پەروەردەی ئیسلامی پۆلینۆی بڕناڕەتی خوێندوتەوە یەک دقە بکات پەروەردەی ئیسلامی نۆی بنەڕەتی خوێندوتەوە هیوادارین مامۆستای بەڕێز هەر 12 وانەکە هەر 12 کتابەکە بخوێنێتەوە ئەوە تەنیا تەوزیعاتێکە پۆل بە پۆل سەبارەت بە خات و سەرچنار باسی راپۆرتەکەی لیژنەی کردگوایە چارەسەریەکی وای تێدا نەبوو ئێمە پێشتریش لە کۆبوونەوەی پەرلەمان داوامان لە بەڕێزیان کردیا چکەمە زیاتر پێشنیار لە ئەعلام دەیبینین کە داوا دەکات ئەویش خاتون دیارە چاوەڕێی وەڵامەکەی نەکرد لێرە نەمایە ئێمە پێشتریش داوامان کردی هەر کەسێک پێشنیازێکی گونجاو واقعی هەیە بیدات بە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەکو لیژنەی تایبەتمەند ئەگەر ناوەزارەتی پەروەردە تەنانەت دیوارێکیشمان لە بینی نییە 100 مەتر لێمان دوورە بچووبان دوو پێشنیازیان بدا بە ئەوانم لەگەڵ وەزارەتی پەروەردەش قسەمان کردیە نە پێشنیاز درایە بۆ چارەسەری مامۆستانی وانە بێژ نە بە وەزارەت درایە نە بە ئێمە تەنیا لە ئەعلامەوە مخاتەبەی حکوومەت کرایە بەنسبەت خات و مژدە دیارە بەڕێزیشیان لێرە نییە چاوەڕێی یەک دقە کاک عومەر با قسەکانی بەڕێزان لە وەختی خۆتە یەک دقە عەبدسەلام ئەگەر زانیاری زیاتر هەیە ڕوونکردنەوەی تر هەیە بیدەن ئەگەناوی تری وەکو لیژنە وەکو سەرۆکاتی ڕامان سپارنەوە توان لەناو کۆبوونەوەکانی لیژنە و بابەتانە بخەنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پرسیارانە ئاراستەی ئێمە کراون بۆیە پێم وایە پێویستە وەڵام بدرێنەوە
خاتومشدا باسی مۆڵەتی کرد دیارە ینی تا ڕادەیەک بێئاگا لە پرۆژەکە ڕاستە پرۆژەی وەزارەتی پەروەردە وەزارەتی داراییە بەڵام لە پرۆژەکەدا باسی مۆڵەتی ئاسایی مۆڵەتی نەخۆشی مۆڵەتی دایکایەتی هەموو ئەو شتانەی تێدایە تەنیا دوو ئیزافە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لەسەر پرۆژەکەی وەزارەتی پەروەردە وەزارەتی داراییمان کردووە کە بریتە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ لە شوێنی ئەو مامۆستا بەڕێزانەی کە خانەنشین کراون بە هەر هۆیەک بێت و هەروها لە مانگانە موچەکانیان لەگەڵ مامۆستایانی میلاک دابەش بکرێتن و تاخیر نەکرێتن. بەڕێز مامۆستا شێرکۆ بەڕێزیشان لێرە نییە باسی کرد گوایە باسی هۆکارەکانتان نەکرێ من لە سەرەتاوە لە راپۆرتەکەدا زۆر بەوازحی باسی هۆکاری نەهاتنی وەزیرەکانم کرد. کاک عومەر ئێمە وتەبێژی حکوومەت نین بەڵام ئێمە قسەی بێکردار ناکەین جەنابەت جگە لە ئەعلام لە هیچ شوێنێکی دیکە مخاتەبەی حکوومەتت نەکردیا ڕۆژێک لە ڕۆژان نەهاتی لە لیژنەی پەروەردە دوو ڕەئی معقول و گونجاو کە خزمەتی کەیسی مامۆستانی وانە بێژ بکات بە لیژنە بدەیت یان بە وەزارەتی پەروەردەی بدەیت. کاک عومەر کاکنازە بەڕێزان ئێوە قسەتان کردووە لە کاتی نوقتە نیزامی خۆتان کۆمەڵێک بابەتتان وروژاندووە لیژنەی تایبەتمەند لێرێ دانیشتووە وەڵامی خۆتان وەرگرتووە تو دوای مناقەش فەرموو کاک. بەڵێ ڕێزێکی زۆرمان هەیە بوو هەمووان دامانی بە ڕێزی پەرلەمان بەڵام هیوادارم کە باش مامۆستا عومەر هیچ یادداشتێک مامۆستا عومەر کاک ئێمە وەکو سەرۆکایەتی جوابینەوە مامۆستا عومەر کاک عەبدوسەلام یادداشتی ناردووە لە ڕێی سەرۆکایەتی ئێمە ئاراستەمان کرد تەواو پێویست ناکە بەڵام یەک چارەسەریمان با پێ بڵێتن لەسەر کەیسی مامۆستانی وانە بێژ پێشکەشی گربی جگە لەوەی بەڕێ سەرۆکی پەرلەمان من لە سەرەتا باسم کرد خواست شتێکە و ئیمکانیەتی بەدەستهێنانی خواستەکان شتێکی دیکەیە. ئێمە باسمان کرد لە ئێستادا بە هیچ شێوەیەک ئەو بڕیارێک کە ئێمە دەمانەوە بدرێت و خواستی هەموو ئەندامانی بەڕێزی پەرلەمانە و بێمەش و بە جەنابی شتانە وەکو سەرۆکاتی پەرلەمان بەڵام لە توانا و قودرەتی حکوومەتی هەرێمی کوردستان دانیە لە ئێستادا هەمویان پێکەوە دامەزرێنێت کەواتە ئەگەر تو حەلی بەدیلت پێ نەبی ناکرێ هەر بێ بڵێ خراپە ئێفەرمو بڵێ ئەوەش حەلی بەدیلەکەیە ئەوە باشەکەیە بۆ ئەوەی ئێمەش خزمەتی جەنابت و پێشنیازەکەشت بکەین ئەگەر فعلەن پێشنیازەکەت خزمەت بە کەیسی مامۆستانی وانە بێژ دەکات زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێزان ئەچینە سەر جێبەجێکردنی بڕگەیەکی تری بەرنامەی کارداوا لە لیژنەی سامانە سروشتەکان وزاکەم بفەرمون بێنێر و سپاس بۆ لیژنەی پەروەردە و سپاسی دڵسۆزی تەواوی پەرلەمانتارانی بەڕێزەکەین لەسەرم کەیسا هەمومان پێکەوە بە گیانی پێکەوەی بە شوێن چارەسەرێکی گونجاو بگەڕین دەستان خۆش بێ. با لیژنە قسەی راپۆرتەکەی خۆیان پێشکەشکەن دوای ناوە نووسین تاو نەنووسراوە کاک جەلال ناوی کاک جەلال نووسراوە پێشتر. بەڕێزان ئەگەر تۆزە پەخشرا ئەگەر ئەزانم پێویستان بە پشوێگەیە توان نیو سەعاتێک پشوێک وەرگرین پێویستە باش بەڕێزان پشوێکی سەعات 4 دەست پێکەینەوە.